ئازیزان دۆستانی فلیم سازان خۆشحاڵین جارێکی کەش ئەم جارە لەگەڵتانە شادەبینەوە. ئەم جارەیان براتان لێرە لەگەڵتانم بە پێشکەشکردنی وانەیەک. ئەم وانەیە گشتگیرە بۆ هەموو کەسێکە، بۆ هەموو ئەو کەسانەیە کە حەزەکەن یا کە خەویان هەیە خەوە بینن، زۆر جار خەوە بینن، خەوی وا ئەبینن حەزەکەن بیکەن بە فیلمێک یاخو یاداشتی ژیانیان، ژیانی ڕۆژانەیان پڕە لە بابەتی سەیر و سەرنجڕاکێش پێیان باشە بکرێ بە فلیم، یاخو بیرۆکەیان هەیە، چونکە ئەوانیش ئەو جۆرە کەسانەش مایەی سەروەتی فلیم سازین، سەروەتی نەتەوەی میلەتن. اینجا ئەو کەسانە چۆن بتوانن، چۆن چیرۆکی ژیانی خۆمان ئامادەکەین بۆ فلیم نووسین، چۆن خەونەکانمان ئامادەکەین بۆ فلیم نووسین، چۆن ئەو بیرۆکەی هەمانە ئامادەی بکەین بۆ فلیم نووسین. ناڵم فلیم بنووسێ یەکسەر، ناڵم سیناریۆ بنووسێ، سکرین پلەی بنووسێ، نە ئەوە ناڵم، بەڵام چۆن وا بینووسێتەوە کە ئامادە بێت سینارێستێک، سکرین ڕایتەرێک، دەرهێنەرێک بتوانێت سوودی لێ ببینێ و بیکا بە فلیم. دەرهێنەرێک، کەمپەنیەک کە سەیریان کرد کە خوێنیانەوە بەدڵیان بێ و یەکسەر بڵێن ئەم بابەتە بابەتی فیلمێکی زۆر دانسقەیە، پارەی باش دروست دەکات، یاخو خزمەتێکی زۆر زۆر گەورە ئاکات. اینجا چۆن بتوانین ئەمە بکەین؟ بابەتەکەی من ئەمڕۆ لەسەر ئەم دۆزەیە. زۆر بەمان بابەت گەلێکی دانسقە بۆ فیلم لە مێشکمانایە، بەردەوامش بیری لێەکەینەوە. مەبەستم زیاتر لای ئەو کەسانەیە کە فیلم ساز نین، کە نووسەر نین. یعنی فیلم ساز و نووسەر ئەوەیان شتێکی کە ئەوە برادرانی تر وانەیان پێشکەش کردووە و وانەکانیان لە خزمەتی ئەوانە بۆ باشترکردن و بۆ خۆ تازەکردنەوە. بەڵام من ئەمڕۆ ئەمەوێت لەگەڵ هەموو کەسێکتان نابم، چونکە زۆر کەس بە منیان وتووە ئەڵێن کاک سەرکەوت وەڵاهی ژیانم، خەونەکەم، ئەوەم ماڵی ئەوەیە بیکەی بە فیلم، بۆ نایکەیت؟ ڕاستەکەی بۆ نایکەم، بەڵام من خۆشم کۆمەڵە شتم هەیە نەم کردووە، چونکە دەرفەتم بۆ ڕێک نەکەوتووە، چونکە بودجەیەکی باش لە پشتمەوە نییە تا بیکەم بە فیلم. کەواتە من ناتوانم ئەوەی تۆ بکەم و ناشتوانم خۆم بۆی تۆ تەرخان کەم بینووسمەوە. بەڵام ئەگەر تۆ نووسیتەوە خۆت، ئەو کاتە منیش نەبم یەکێکی کە کەمپەنیەک دێت ئەڵێ ئەم بابەتم زۆر بەلاوە جوانە با ئیشی لەسەرکەین. ئەمەیان شتێکی زۆر واردە، با بڵێن شتێکی زۆر زۆر باشە و زیاتر خزمەتەکات. اینجا بۆ ئەم بابەتە بەر لە هەموو شتێ ئەوەی هێشتا لە مێشکتایە بەس موڵکی خۆتە و بۆ خۆتە و بەس، بە تەنها بۆ خۆتە، هی کەسی کە نییە. لەوەیە بیرت بچێتەوە، لەوەیە هەمومان ئەمرین، لەوەیە دوای مردنت ئەو شتە لە ناوە چێ و کەس سوودی لێ نابینێ. بەڵام ئەگەر نووسیتەوە، ئەگەر خوێنەواریشت نییە و بەدەنگ تۆمارت کرد، لێرەوە تۆ هەنگاوێکە ناوە بیکەی بە موڵکی میلەت بە خاوەنداری خۆت. چۆن؟ ئێمە کە من ئەڵم بە خاوەنداری خۆت، تۆ کە نووسیتەوە و ناوی خۆتی پێوە بوو، ئەوە بێ بە هی تۆ، یان ئەگەر بەدەنگ تۆمارت کرد لەسەر ئێستا لە ناو تەلەفۆنەکە تاتوانی تۆماریکەی. من جاران جیازێکی تۆمارکە ڕیکۆردەری بچووکم پێ بوو پێشم تەلەفۆن شتانە خۆم، یعنی کاتێک کە ڕێمە کرد، کاتێک کە سیارەم لێ خوڕی، یعنی ئەو کاتانی کە نەمەتوانی بنووسم لەسەر ئەو بەدەنگ تۆمارمە کرد، چیم لە خەیاڵ بوو چونکە بیرم لای بوو، بەدەنگ تۆمارمە کرد، دوایی ئەهاتم جۆم لێگرت و دانیشتمە نووسیەوە. اینجا گەر خوێنەواری شت نییە ئەتوانی وا بکەیت، وا بکە و کەسێک بۆت بنووسێتەوە. بۆ ئەبێ بەهی میلەت
ئێستا ئێمە زۆر جار ئەبینین لە تایتڵی گۆرانیەکانە لە تایتڵی زۆر جیار بینی سێرەکەی نووسراوە فۆکلۆر. فۆکلۆر یعنی موڵکی میلەت، یعنی ئەو بەرهەمە تایبەتە بەم میلەتە، بەڵام خۆی لە ڕاستیە یەکێک وەتوێتەوە، یەکێکە و ئاوازەی داناوە، بەڵام ئەو کەسە ئەو کاتە ئەوە نەبووە خاوەنداری خۆی پێوەکات، چونکە لەو کاتەیە با بڵێن چاپارێز نەبووە، کۆپیڕایت نەبووە و چۆن ناوی خۆی پێوە بلچێنێ، بۆیە ئەوە وای لێ هاتووە دوای دەما و دەمێکێتر گوێی لێ بۆ یەکێتر ڕۆشتووە ئیتر بۆ بەهیم میلەت. ئینجا منیش لێرە مەبەستەکەم چییە؟ هەتا لە مێش کتابێ بەسی خۆتە، بەڵام ئەگەر نووسیتەوە یا تۆمارت کرد ئەو کاتە ئەبێ بە موڵکی میلەت، بەڵام لەم ڕۆیە ئەتوانی خاوەنداری خۆتی پێوەکەی، ئەتوانی بڵێ هی منە. ئەوەش دوایی باسیەکەین. هەنێک هەیە ئەڵێن با بڵێن وەکوتم هەر هیچ نەبێکی بە سەرچاوەیەکی مێژووی، ئەمە ئەگەر یاداشتی ژیانی خۆت بێت یاخو ئەگەر هەرچ ڕووداوێ بێ ڕوویداوە تۆ بینیوتە ئەیکەی بە سەرچاوەیەکی مێژووی. بۆ نمونە ئەگەر ئێمە ئەو کەسانەی کە لە دوای ئەنفال مانەوە هەمویان بەم ستایلی کە من ئێستا باسیەکەم ڕووداوەکانی ژیانی خۆیان، کەسوکاریان، دەوروبەریان، گوندەکەیان، هەموو شتەکانیان خۆیان بیان نووسایەتەوە یان لەسەر کاسێتێک تۆماریان کردایە، کاریگەری زۆر زیاتر بوو، ئیحساسێکی زۆری لەگەڵا بوو، چونکە ئەو خەیاڵەی یان ئەو شتانی کە ئەو بینیوێتی هەمووی ئەتوانی بکا بێوێنە بە جۆرەی ئەم دەرسە ئەم وانەیە کە من ئێستا باسیەکەم پشت بە چی ببەستین و چۆن بیجێڕینەوە، چی بجێڕینەوە. ئەو کاتە ئەو شتانە ئەبوون بە گەورەترین سەرچاوە بۆ فیلم، بۆ ڕۆمان، بۆ چیرۆک، بۆ هەموو شتێک. پێت وایە نەبێت هیچ چرکەیەک لە ژیانی تۆیان نەبێت بە سەرچاوەیەکی مێژوویی، کەڵچەری، ئیتر هەموو شتێکی ئەم میلەتە. تۆ بەسی خۆت نیتی ئەم میلەتەشیت، ئیتر بە هەموو شتەکانی ژیانی خۆتەوە. بۆ داڕشتنی بابەت، یعنی ئەو بابەتەی کە ئێستا ئێمە باسیەکەین، چۆن دای ڕێژیت، پێویستت بە هوشیاری هزری، با بڵێن فکری و بەربڵاوی خەیاڵە. ئەم دوو شتە زۆر زۆر پێویستە بۆ ئەوەی تۆ ئەو بابەتەی کە لە خەیاڵتایە یان ئەو بابەتەی کە ئەتەوێ بینووسیتەوە، بیرۆکەیی کە ئەتەوێ بینووسیتەوە، یان ژیانی ڕۆژانی خۆت کە ئەتەوێ بینووسیتەوە، پێویستت بەوەیە وەکو فکر، وەکو عەقڵ، وەکو هزر زۆر وشیار بیت و خەیاڵشت زۆر زۆر بڵاو بێت. ئەم دوو چەمکە زۆر زۆر پێویستە. پێویستە و پەیوەندی بە خوێنەواری و نەخوێنەواریەوە نییە. هەردوو چەمکەکە ئەتوانی خۆت پێی بگەیەنیت، زیاتر گەشەی پێ بدەیت. چەمکی هزری، با بڵێن فکری، چۆن پێویستی بە خوێندنەوەیە، بە بینینی فیلمی زۆرە، بە جۆگرتنە لە گۆرانی، لە لاوک، لە حەیران، لە بەیتەکان، ئەمانە هەتا گوێیان زۆر لێ بگری و هەروەها بە تایبەت فیلم، چونکە ئێمە ئێستا باسی وەکەین چۆن بیکەین بە فیلم، چۆن بۆ فیلم بینووسین، گەنگەشەی زۆر لەسەر فیلمەکان، هەتاکو ئەگەر کەس نەبوو مناقەشەی لەگەڵا بکەی، گەنگەشەی لەگەڵا بکەی، خۆت شیتەڵی ئەو فیلمە بکە لە لای خۆت لە مێشکی خۆتە. ئەما نابێتە هۆکاری ئەوەی تۆ دەوڵەمەند بیت، تێرزانیاری بیت و بتوانی بە وریایی مامەڵە لەگەڵ داڕشتنی دیمەن و کارەکتەر و ئاخافتنەکان بکەیت بۆ گەیاندنی مەبەست لە لای خۆت، بۆ ئەو چیرۆکە، بۆ ئەو بابەتەی کە تۆ تێبینووسیتەوە. هەروەها چەمکی خەیاڵ، لێرە پێویستت بە ڕاهێنانە، بە تەمرینی ئەوەیە خەیاڵت چۆن پەروەردە بکەیت، چۆن وا بکەی خەیاڵت بەربڵاو بێت. بەردەوام چاوێ بن و قێنە، بیر بکەرەوە لە جێ خۆت، هەستە و بڕۆ بزانە چی ئەبینیت، ئەو شتانەی ئەیبینیت هەمووی بێنە بەرچاوی خۆت. تۆ ئێستا چاوت داخستووە نایبینی وە نییە، بەڵام هەوڵدە لە پشت مێشکتەوە
بزانە چۆن ئەو شتانە هەموو ئەێنیتەوە بەرچاوی خۆت و بیجێڕیتەوە. ئەمە ڕاهێنانە بەردەوام ئەمە بکە، بەردەوام ئەمە بکە، وای لێدێ خەیاڵت یواش یواش وای لێدێ بەربڵاوە بێت، خەیاڵت پێ ئەگەێنیت، خەیاڵت فێرەکەی. بڕوا بکەن مرۆڤ کائینێکە، بوونەوەرێکە، هەموو شتێکی ئەتوانێت بە پەروەردە بەهێزکات. ئێمە گەلێ جارەڵین وەڵا فڵانە کەسەوە سەحرایی کات، ناوە سەحر نییە، ئەوە پەیوەندی بە زانستی پاراسایکۆلۆژیەوەیە. ئەو کەسە هەمومان ئەوەمان هەیە دانیشتووی لێرە و ئەڵەی ئێستا لەوێ کوڕەکەم، کچەکەم، دایکم شتێکی بەسەر هاتووە، هەمومان و حاڵەتەمانێ دڵت لێدا، ئەڵێن دڵمان لێدا، نە ئەوە هەستێکە لە مێشکە بەو جێگەیەوە بەسراوەتەوە، تەزویەکەیە بەناو ئەو فەزایە، بەناو ئەو گردونەیە ئەڕوا و بە ئەوەگات هی ئەویش بە تو ئەگەیێنێ. ئەمە پێت سەیر نەبێ کە هەیە. ئەی بۆ بە تەلەفۆنێک بۆ ئێستا ئەم وانەیە من لێرە لە ماڵی خۆما دانیشتوم لە ئەمریکا، بەسەر ئەو هەموو زەریایە و ئەو هەموو چیشوەرەیە و ئەگاتە تۆ لە کوردستانی بینیت چی وایەرێک لە بینمانەیە بیگەێنیت بەچی گەشت. اینجا بزانن مێشکی ئینسان زۆر لەوە بەرفراوانتر و گەورەترە، پڕێتی لە زۆر شتی کە هێشتا مرۆڤ پێی پێ نەبردووە. بۆیە زانستی باراسایکۆلۆجی باس لەما ئەکات گەیاندنی ئەم شتانە. اینجا تۆش بە خەیاڵی خۆت ئەتوانی بڕۆیت هەموو ئەو شتانە بە یەکەوە کۆ بکەیتەوە، ئاواتوانی خەیاڵی خۆت پەروەردەکەی. هەر ئەوەی کەوتم باراسایکۆلۆجی چەند جارێک ڕاهێنان لەسەرەوەت کە تۆش بەیانی ئەتوانی دۆکۆ کەسانی کاڵێن خەوە خوێندنەوە یا دەسە خوێندنەوە یا سەری دەموچاوەکە شتەڵێن یان پێشبینی ئەکەن بۆ ڕووداوەکان. ئەمە هەمووی پەیوەندی بە زانستی باراسایکۆلۆجی و کۆمەڵی ڕاهێنانە ئەو مرۆڤە ئەگەینێتە واستە. اینجا تۆش لێرەیە پێویستمان بەوەیە خەیاڵت پەروەردەکەیت. ئاوا پەروەردەیکە کۆمەڵی ڕاهێنانەیە، ئەو ڕاهێنانێنی بۆ ئەەکەیت بە تایبەت چاوە بن و قێنە و ڕۆژانە چەند جارێک ئەمە بکە بە خەیاڵ بڕۆ بزانە ڕووداوەکان چۆن ڕوو ئەدات، گەلێ جار خۆت ڕوودا و دروستکە. ئەگەر هاتوو هوشیاریەکی هزری باشتە بێ وەکەوەی پێشوو باسمان کرد، لەگەڵ ئەم خەیاڵەیە ئەو وەختە ئەتوانی خۆت خەیاڵەکان جوانتر بچنیتەوە، ئەتوانی جوانتر بیان بەستیتەوە، وای لێ بکەی ئەو چیرۆکەی مەبەستە بیگەێنیت دروستیکەیت. ئەم چەمکە بۆ هەڵبژاردن و داڕشتنی چیرۆکەکەت زۆر پێویستە. یعنی تۆ بەبێ خەیاڵ ناتوانیت شتە جوانەکان بدۆزیتەوە. گەلێ جار لە فیلمێکە لە چیرۆکێکە ئەڵێن ئەها ئەو شتە زۆر جوان بوو، بۆ جوان بوو چونکە خەیاڵ لە پشت ئەمەوە بووە، ئەوە نە بەربڵاو بووە خەیاڵەکە شتە جوانەکانی هەڵبژاردووە کردوێتی بە چیرۆک. لێرەوە حەزەکەم پرسیارێک لە هەر هەمووتان بکەم، لێرە بەشدارم بن، ئەمەوەکو ڕاهێنانێکە لە بینی خۆمان. ئەرێ کەسانی نەخوێنەوار هیچیان لەو سەرگوزشتە و یاداشتانەی خۆیان وەک سەرچاوەی مێژووی بۆ ئێمە بەجێ هێشتووە؟ حەزەکەم ئێستا وەڵامم بنەوە، بۆم بنووسن، من وەڵامەکانتانە خوێنمەوە، بزانم چێ لەگەڵمایە و چێ بۆچوونی هەیە، چێن ئەو کەسانە کە تێریان کردوین بەوە، چێن ئەو کەسانە کەشتی جوانیان بۆ بەجێ هێشتووین. زۆرن وەنیە؟ بۆ نمونە با خۆم دێم شتێ هەنێ شتان بۆ بڵێم. ئێمە ئاڵین کامانن ئەو کەسانە، وەکو چێ؟ حەسەن زیرەک، یەک دنیا گۆرانی فۆلکلۆر و هەر گۆرانیەکانی زۆری زادەی خەیاڵی خۆی وای لێکردوین خەیاڵێکی بەربڵاومان بۆ دروستکات. خۆ نەخوێنەوار بووە. حەسەن ڕەسووسی ساوەی زینوە هی ئەم ڕۆژە ئەم ساڵانەیە لەم ساڵانە کۆچی دوایی کرد. یعنی مەبەستم هی ئەم سەدەی ئێمەیە و زۆر بەمان بە شتەکانی شاد بووین، جۆمان لێگرتووە. بڕۆن جۆ لە خەج و سیامەنەکەی بگرن، هەرە و خەج و سیامەنە ئەو ئەیجێڕێتەوە
و ئەو ڕەحمانی بەکریش گێڕاوێتەوە و کەسانی ترش گێڕاویانەتەوە بە بەیت و بە بەیتنا بە حەیران و بە لاوک و بۆ ئێمە ماوەتەوە کەسێکی وەکو ئەحمەدی خانی هاتووە خەج و سیامەنی کردووە بە شاکارێکی زۆر زۆر گەورە میلەتێک شانازی پێوە بکات. ئەحمەدی خانی لە چۆ وەریگرت؟ خۆ لەو خەڵکەوە وەریگرت، لەو خەڵکە نەخوێنەوارانەوە. حەسەن ڕەسووسی ساوەی نەخوێنەوارە، بڕۆ گوێی لێ بگرە بزانە چی وێنایەکی جوان، چی خەیاڵێکی جوان لە پشت حەیرانەکانێتی کە باسی مامەراغا ئەکات، بزانە چۆن کاریگەری لە هەست دەکات، چۆن گەنگەشەی هزریمانەکە مخاتەبەی عەقڵی ئێمە ئەکات. خۆ نەخوێنەوار بوو. زۆرمان لەو بابەتانە هەیە. بەڵێ اینجا با شتێکی کەتان پێ بڵێم بۆ پارسەنگی ئەم بۆچوونەم یان ئەم چەمکە زۆر لە نابیناکانمان خاوەنی شاکاری دانسقن. نابیناکانمان چونکە وەکو وتم تۆ کە ڕێیەکێ لە ڕاهێنانەکان کەیکەی چاوتە نقێنیت و خەیاڵ ئەڕواوە نیە، نابیناکان چاویان نابینێ بەڵام بە خەیاڵ شتی جوان دروست دەکەن. بڕۆن بۆ گەرمیان، بڕۆن بۆ کەلار، بۆ کفری، بزانن سواری هەر سیارەیە کە بیت جۆر لە گۆرانیەکانی نووری باریکەیە. ئەگەر ئێستا نەبێت جاران هەبوو، ئێستا نەبێ بەڵام خەڵکێکەکەی هەر جێی لێگرێ. لەوەیە ماڵ نەبێ لەو گەرمیانە کاسێتێک سیدیەک شتێکی نووری باریکەیان نانەبێت. بڕۆن جۆ لە داستانەکەی بڕنەوی نووری باریکە بگرن بە بەیت تۆماری کردووە، خۆنەی نووسیوەتەوە، تۆماری کردووە بۆمان ماوەتەوە لە ساڵی هەفتاکان بە تایبەت دوای نسکۆ ماڵ نەبوو ئەوانی کە گویان لە نووری باریکە گرت بێ ماڵ نەبوو ئەو کاسێتەی بڕنەوی نووری باریکەی نەبێ و نەیشارد بێتەوە و گوێی لێ نەگرت بێ بە دزیەوە و ئیسراحەتی سایکۆلۆجی و نەفسی پێ نەکردبێت. داستانێک بۆ فیلمێکە بۆ خۆی بڕۆم بزانە چی ئەگەڕێتەوە، چۆن باسێکە ڕۆمانێکە. یعنی ئەمە بە خەیاڵ و بە هەزر کراوە. یەکێ لە گۆرانیەکانی کە ئێستاش زۆر لە گۆرانی بێژەکان دێن و ئەیهێن و ئەیبەن و هەریەکە و ئەیڵێتەوە گۆرانی ئەیجوێنم هی نووری باریکەی هی کەسی کە نییە. ئەو داڕشتنە جوانەی لەوە دوو جار وتوێتی، جارێکیان لە سلێمانی جاری یەکەمیان نازانم لەکوێ، ئەوەی جاری یەکەمی بە هەر خەیاڵی خۆیەتی هەردووچیان بێنە گوێی لێ بگرە گۆڕانکاریەکە بینی لە بینە، چونکە بۆ نووسی نەبووە بینوسێتەوە بیخوێنێتەوە تا کەلیمەی لێ زیاد و کەم نەکات. زادەی خەیاڵی خۆیەتی بۆ خەیاڵە جوانی خۆی هاتووەوەی داڕشتووە. اینجا بۆیە یعنی با ئێمە بینە سەرەوە زۆر لە لاوک بێژ و حەیران بێژەکان یعنی سامانێکی گەورەی دەوڵەمەندیان بۆ بەجێهێشتن کە هەمووشیان نەخوێنەوار بوون. ئەگەر بگەڕینەوە بۆ مێژووی جیهانیش ئەلیادەی ئۆدێسا و ئەلیادەی ئۆدێسا هین داستانی ئەلیادە و ئۆدێسا هۆمیرۆس نووسیوێتەوە لە 500 ساڵ پێش میلاد یا 600 ساڵ پێش میلاد لەو کاتانەیە نووسیوێتەوە وەکو شعر هەمووی نووسیوەتەوە. بەڵام پێش ئەو ئەم داستانە هەبووە. هۆمیرۆسی شاعری گەورە شاعری یۆنانی هاتووە نووسیوێتەوە. پاشان ئەسخیلۆس تسبس هاتووە سوودی لێبینیەوە بۆ شانۆیەکانی کە یەکەم کەس یەکەم ئەکتەر بووە، یەکەم شانۆ نووس بووە، یەکەم کەس بووە لە 525 ئەو چۆتە سەر 525 پێش زاینی چۆتە سەر تەختەی شانۆ و نووسیوێ نمایشی کردووە نی نووسیوەتەوە. بەڵام ئەسخیلۆس هاتووە نووسیوێتەوە. ئەسخیلۆس یەکێک لە شاکارەکانی ئەگامەم ئەفجینیا لە ئۆلیسە. ئێمە لە پەیمانگا ساڵی 1982 مامۆستا ئەحمەد سالار مامۆستایی گەورەم هیوای تەندروستی زۆر زۆر باشی بۆ خوازم کردی بە شانۆیەک یەکێ بوو لە شانۆ یا زۆر بە پێز و دانسقەکان لەو کاتەیە. ئەم تێکستەی ئەسخیلۆس
کە لە هۆمیرۆس وەریگرتووە هۆمیرۆس لە خەڵکە وەریگرتووە لەم دواییانە لەو ساڵانە کراوە بە فیلمێک براپی دەوری تیابینە بە ناوی ترۆی کە یەکێکە لە فیلمە زۆر جوانەکان فیلمەکانی سەردەم با بڵێن یعنی هی ئەم چرخە ئێخۆوە لە چوو بوو لە کەسێکی نەخوێنەوارەوە لەو داستانانەوە لەو سەرچاوانەوە ئەوە سەرچاوەیەکە بۆ مرۆڤایەتیش اینجا ئەمەی ئێمە خەج و سیامەند وەکو وتم حەسەن ڕەسووسی ساوەیی وتوێتی کەسانی ترش وتویانە هەیە کەسانی ترش وتویانە گەر بڕێ بگەڕێ بۆی مامۆستای پایەبەرز فوادی مەجی میسری ئەو پرۆفیسۆرە ئەو با بڵێن عملاقی باڵایەی شانۆی کوردی هات کردی بە شانۆیەکی زۆر جوان لەسەر با بڵێن مەزهەبی برێخت بە شێوەی داستانی کە لە لای برێختەیە لە شانۆی برێختە هەیە کە مامۆستا فواد یەکێکە لەو کەسانی کە زۆر شارەزای و بوارەیە کردی بە شاکارێک لە سلێمانی لەو کاتەیە کە پێشکەش کرا هەرایەکی گەورەی نایەوە ئێخۆ ئەو خەج و سیامەنە هەر لە کەسێکی نەخوێنەوارە وەرگیراوە ئەوەیە سامانی نەتەوە تۆ چۆن دەیست سوود لە سامانی نەتەواری ئێمە دوور نەڕۆین بڕۆن کتێبێکی هێمنی موکریانی بە ناوی توحفەی مزەفەریە کە ئۆسکارمان کەسێکی نووسەرێکی یان با بڵێن توێژەرەوەیە نازانم بڵێن چی بووە ئەڵمانی بووە بە کوردستان ناگەڕاوە لەو لاوک و بەیت و حەیرانانەی کۆ کردوێتەوە هەمووی کردووە بە کتێبێک بەڵام هێمن ئیتر وەری ژێڕاوە چی کردووە بزەبەت ئێستا بیرم نییە چی کردووە کاتی خۆی خوێنومەتەوە من دەبێ ساڵە هەموو ئەو زۆر لەو بەیت و حەیرانانی تیا یەکێ لەوانە ناسر و ماڵماڵ بڕۆن بیخوێنەوە کەی خوێنیتەوە هەستەکەی ئەو بەغایە عەرەبیتیان نەبووە هی کورد بووە ئێکەواتە ئێمە لە ڕێ ئەوانەوە مێژوویەکمان بۆ دەرەکەوێت جوگرافیامان بۆ دەرەکەوێت ڕاستی ژیانی خۆمان بۆ ئەگەر شرۆڤە و کنینی بکەیت بگەڕێ پیایە وەکو هی شوێنەوار شتی زۆر جوان و باشتیا لێ دەسەکەوێت کەوانە بەڵگەن یعنی کەسێکی نەخوێنەوار هاتووە و توێتی باسی کردو ئەوەی بینیوە بۆیە لەبەرەوەی تۆ نووسەر بیت بیرۆکەیە کە زۆر جار گۆنجاو بکرێت بە فیلم هێشتا لە مێشتایە ئەبێت تۆ ئەو بیرۆکەیە ڕزگار بکەیت لە مێشتەوە بیجۆزیتەوە بیخەیتە سەر کاغەز لەوانەیە بڵێ زۆر قورسە و بە من ناکرێت نا بەڵام من پێتەڵم نەخێر یەکەم شت نابێ بترسی تۆ ئەمڕۆ توانای خوێندون و نووسینت هەیە واگەر نەخوێنەواریشیت ئەمڕۆ زۆر ئاسانە بە ئاسانی هەر لە ڕێی تەلەفۆنەکە تۆ فێری خوێنەواری و نووسی نەبیت یعنی ئەوە شتێکە مەڵێن نەخێر ناتوانم تۆ ئەمڕۆ توانای خوێندون و نووسینت هەیە جارانە و بەیت و لاوک و حەیرانانە کە پڕن لە وردەکاری و وێناکردنی فرێمی فیلم بنەمای خەیاڵی سکرین پلەی جوانن بۆ ئێستاکە چی بۆ هێشتینەوە چێ بۆ لە فەوتان ڕزگاری کرد شاعرەکانمان لاوە بێژ و حەیران بێژەکانمان وەنیە زۆربەیان خۆ نەخوێناوار بوون ئەو داستانانە سەروەتی نەتەوەین ئەو بیرۆکەی لە مێشتی هەر کەسێکی ئێمەیە تا بمێنێ بەرهەم نییە بەڵام ئەگەر خرایە سەر کاغەز ئەگەری هەیە ڕۆژێک لە ڕۆژان بکرێ بە شاکارێکی گەورە جا بۆیە بینووسنەوە حەت چۆنێک بێت بەس ڕزگاری بکە و بینووسەرەوە لە مێشتا مەی هێڵەرەوە لەم ڕۆژە تۆمارکەری دەنگی هەیە لە تەلەفۆنەکەتە ئەتوانیت لەوێ هینی دەنگی تایە توانی بەدەم تۆماریکەی دوایی کەسێک بۆ بنووسێتەوە یا خۆت چەند جارێک گوێی لێ بگری بۆی زۆر جوانتریکەی من بۆ خۆم وەکو وتم زۆر جار وام کردووە بۆ زۆربەی نووسینەکانم هەروام کردووە پێش هەموو شتێک مەترسە ئەو بابەتەی لە مێشکتە مەترسە پێشەوەی بیخەیتە سەر کاغەز یا بە دەنگ تۆماری بکەیت یا بۆ یەکێکی تری بجێڕیتەوە جوان لای خۆت لە مێشتی خۆتا دای ڕۆژە بیهۆنەرەوە ئەمەیان بۆ ئەویان بۆ هەمووی بێکەوە گرێدا هەموو جارێکە لێ دێتەوە هەموو جارێکە گوێی لێگری هەموو جارێکە خوێنیتەوە بۆ خۆت بەیەکەوەی گرێدە ئەمە ترست نەبێ و بنووسەرەوە ئەم دوو شتە
زۆر زۆر زەرورن و پێشتان سەیر نەبێت لەوەی ڕۆژە لە ڕۆژان ئەو نووسینەت ببێ بە فیلمێکی گەورەی جیهانی شەرت نییە تۆ ئەمڕۆ ببینیت. بۆ نمونە با من باسی هەنێ شتان بۆ بکەم. فیلمێک هەیە بە ناوی The Blind، یعنی با بڵین لایەنی شاراوە، The Blind Side، لایەنی شاراوە، کە ساندرا پۆڵک و خانمە ئەکتەرەی گیانی دەوری تیابینێت. تەنها سەرگوزشتەی یاریکەرێکی بەناوبانگی فوتبۆڵی ئەمریکیە، دایکێکی ئەو ڕەشپێز بوو، بەڵام دایکێکی سپیپێست هەڵیەگرێتەوە و ئەو کەسە پەروەردە ئەکا و وای لێەکە سێرەکە بۆ یاری فوتبۆڵی ئەمریکی زۆر زۆر باشە و وەلحاصل با نەچینە ناوەوە، بەڵام ئەو دایکەی کە ئەم کوڕەی هەڵگرتوێتەوە دێ ئەوە ئەنووسێتەوە وەکو یاداشتێک، ئیتر وەکو چیرۆکێک، چۆنی نووسیوەتەوە نازانم، بەڵام ئەو نووسیوێتەوە. بەڵام دواتر جۆن لی سیناریۆ و دەرهێنانی ئەو فیلمەی کرد. ئەو فیلمە خەڵاتی گۆڵدن گلۆب و ئەمریکان وارد و دایۆ کۆمەڵێک خەڵاتی تری جیهانی وەرگرت، بە تایبەت ساندرا لەسەر باشترین ئەکتەر و لە هەانە چەمکەکانی تریشە خەڵاتی باشی وەرگرتووە. نزیکەی 29 ملیۆن دۆلاری تێچووە ئەو فیلمە، بەڵام 309 ملیۆن دۆلاری گرتووەتەوە پیا کرد. خۆ بیرۆکە ئەمە چی بوو؟ کەسێکی وەکو تۆ نووسیوێتەوە، فیلمساز نەبوو، سیناریۆس نەبوو، بوو بە فیلمێکی جیهانی. و زۆر فیلمی تریشەیە، من ئەمە بۆ نمونە و فیلمایەوە چونکە کاتی ئەوەم نییە. بۆ نمونە ئەگەر باسی خەون بکەین، ئەڵێن خەون زۆر بەمان، ئەڵێن ئۆ کورە و خەونانی منە بینم شتی وای تایە، ماڵی ئەوەی بکرێ بە فیلم. ڕاستە یەکێ لەو فیلمانەی کە ئێستاکە پڕفرۆش تا ئێستا وا بزان تا ئێستا پڕفرۆشترین فیلم، ئەگەر لە گوگڵ لەیدەن لەوەی تاکو ئێستا هەر ئەو پڕفرۆشترین فیلم بوو بێت، فیلمی ئەڤاتاری جەیمس کامێرۆن، کە چەندەها خەڵاتی لە ئۆسکارا وەرگرت، لە گۆڵدن گلۆبا وەرگرت، لە فستیڤاڵەکانی ترا وەرگرت. جەیمس کامێرۆن لە دایکیەوەی گوێی لێبێ، دایکی خەونێکی دیوە، باسی لەو قەد و باڵا و ئەو کۆمەلگایە کردووە، شتێک لەو بابەتانە بۆ جەیمس کامێرۆن بۆ بە خەیاڵێکی جوان هات کردی بۆ فیلمە جوانە و خزمەتێکی گەورەی مرۆڤایەتیشی پێکرد. ئەمە خەون بوو لە دایکی وەریگرتووە. اینجا ئازیزان دۆستان، قەت پێتان وا نەبێ بڵێن ناتوانین ئێمە شتێکی وا بکەین. یەک هینێکم بەنێ با سەیرێکی و پرسیارەکان کەم بزانم برادرێک وەڵامی شتێکەمانە. بۆ ئەوەی ئێمە ببین بە چۆن فیلم بنووسین، ئەبێ بینە سەر هەنێ خاڵ هەیە ڕەچاوی بکەین. خوێندنەوە و بینین بۆ ئەوەی نووسینێک بنووسیت بۆ فیلم بێت، بۆ فیلم بگونجێت، زۆر پێویستە سیناریۆی فیلمەکان بخوێنیتەوە. ئەو فیلمانی کە هەن ئەگە سیناریۆکانیان لە بەردەستان بوو دەستکەوت بیخوێنەوە، هەر سیناریۆیەکت بەرچاوکەوت. بەداخەوە کتێبخانەی فیلم، با بڵێن فیلمخانەی کوردی لە سیناریۆ یا با بڵێن لە سکرین پلەی زۆر زۆر هەژارە، زۆر کەممان هەیە، کەمن ئەوانە، بەڵام ئەگەر بەرچاوتان کەوت بیخوێنەوە بۆ ئەوەی خۆتان دەوڵەمەندکەن. ئەگەر ئەوەش نەبوو تێرینەکە دیانەوانی لە بەردەستە بۆ خوێنتەوە، ئینجا ئەتوانی بڕۆی فیلم ببینە. هەر فیلمێک هەوڵدە چەندەها جار بیبینە. من بۆ خۆم واکەم هەر فیلمی تایتانی کاتی خۆی کە دابەزیە بازار لە هۆڵەکانە بوو، من هەرە و کاتە برادرێکمەیە کاروان لەوەی ئاگای لێبێ پێکۆ ڕۆشتین بینیمان، بەڵام زیاد لە 10-15 جار سەیری و فیلمم کردووە. من وەکو فیلمسازێک سەیرم کردووە، جارێ وەکو بزانم دەرهێنەر چی کردووە، جارێ بزانم نووسەر چی چۆنی نووسیوە، جارێ بزانم
ئەو ئافتەر ئیفێکتە چۆن بەکارات و ئەوەیان چی کردو ئەوەیان چی کردو ڕووناکی ڕوونامووی بەڵام تۆ وەرە بۆ ئەوەی زەمینەیەکی هزری تێر بۆ خۆت دروستکەیت کاتێک کە سەیری ئەو فلیمە بکەیت فیلمە ئەەکەیت هەرچ فیلمێک لەوانە با کۆنش بێت سەیریکە هەوڵدە بزانە چۆن نووسراوە چونکە تۆ پێویستە بە نووسینە چۆن نووسراوە لای خۆت چی کەرەوە بۆ ئەم دێڕێی نووسی بۆ ئەم دیمەنەی دانا بۆ ئەم دیمەنەی لێرە هێنا بۆ ئێرە ئەم دیمەنە چی پەیوەندیەکی بەوە هەیە دوایە کە فلیمەکە تەواو بوو وەکوتم چاوی خۆت بنوقێنە پەروەردەی خەیاڵی خۆتکە بڕۆ ناو فلیمەکە بزانە هەموو شتانە چۆن بەیەکەوە گریا دیت ئەمە زۆر زۆر زەرورە بەمە خوێندنەوە یابینین بەم دوو شتە خۆت تێرکە لە فیلمە بۆ ئەمە بکەیت ئەمە بکە زۆر زەرورە چونکە فیلم ئەگەر تۆ بتوێت دەست پێ بکەیت ئەوەی ئەیبینیت هەوڵدە ئەوە بنووسە نووسین بۆ فیلم وەکو ڕۆمان نییە وەکو شەعر نییە وەکو چیرۆکیش نییە هەرچەنە لە چیرۆک و ڕۆمانە هەنێک کە ستایلێکیان هەیە شێوازێکی نووسینیان هەیە شێوازەکەیان وایە لەم بابەتەیە کە ئێمە باسیەکەین یەکسەر ئامادەیە بکرێ بە فیلم بەس سینارێستێک بێتە نێشتی بۆ گۆڕێ تەواوی ترەکرێ بە فیلم شێوازی نووسینەکەیان وایە و زۆر لەو ڕۆمان و چیرۆکە جیهانیانەش کراون بە فیلم زۆر بایەکێکە لەوانە کراوە بە فیلم لەبەرەوەی زەمینەیەکی خەیاڵی جوانی بینین لەناو ئەو ڕۆمانەیە بۆ ڕۆمانەکەی هەمانگوای بەڵام دواتر کراوە بە فیلم بۆیە ئەوەی ئەیبینی بینوسە بۆ ئەوەی ببینرێت چونکە تۆ پێشانی ئەدەیت خەڵکیکە بەرامبەرەکەت ئەیبینێ ئەم شێوازە چییە؟ هەرچۆنێک بێت بنووسەرەوە بەڵام لەم هەنگاوە بە چی قاڵیبێک ئەینووسیتەوە ئەگەر بتەوێت بکرێت بە فیلم و ئەگەر شارەزای لە نووسینی جۆری وەک یاداشتنامە چیرۆک ڕۆمان کە ئەمانە لەگەڵ سکرین پلەی جیاوازن یعنی لەگەڵ سیناریۆ جیاوازن ڕۆمان و چیرۆک و کۆتمیادا ئەمانە جیاوازن هەر یەکەیان بنەمای تایبەتی نووسینی خۆی هەیە بەڵام بۆ ئەمە شێوازێکەیە کە ئەبێ وابی نووسیتەوە ڕێک ئامادە بێت بۆ سینارێستێک سەرنجی ڕاکێشێ و بێ بینوسێتەوە بە ئاسانی بتوانێت بیگۆڕێت بیکە بە سکرین پلەی با بڵێن سیناریۆ با بڵێن تێکستی فلیم و بە ئاسانی جێبەجێ بکرێت تا وابێ ئامادە بێت واتە تۆ بێ شتێک بنووسیت کە ببینرێت ئەوەی ئەیبینی بینوسە لێرە پێویستمان بە جوانکاری دەستەواژە و جوانکاری ڕستە و شەکاری نییە یعنی پێویستمان بەوە نییە بڕۆی وشەی کوردی پەتی و ئیتر وا جوملەکان لە یەکەوە بدەیت درێکیان بە ئاڵێنی ئەمە چیە جوانکاریەکەیت نەخێر ئەمە بۆ فیلم بە کەڵک نایات ئەمە بۆ دنیای ئەدەبیە دنیای ئەدەبیەوە چەند چێکیکەیە کەسانێکەی تایبەتی خۆی هەیە بێن باسی بکەن بەڵکو ئێمە پێویستمان بە زمانی بینینە بە زمانی وێنەیە کە چۆن بە وێنە و بینین مەبەستەکەت بگەێنیت یاداشتەکەت چیرۆکەکەت ڕۆمانەکەت پێمان نیشان دەیت یەکێک لەو کەسانی کە وەکو ئێستا کە باسم کۆتم زۆر چیرۆک و ڕۆمان هەیە یەکسەر ئامادەن بۆ فیلم یعنی بۆ بکرێن بە سیناریۆ مامۆستا حەمە فەریح حەسەن بەم شێوازە نووسێت نووسەری تریش هەیە بەڵام ئەتوانن بڕۆن چیرۆکەکانی مامۆستا حەمە فەریح حەسەن بخوێننەوە سوودێکی زۆر زۆر گەورەتان پێ ئەگەیەنێت بۆ ئەم شێوازەی کە من ئێستا لەگەڵتانە گەنگەشەیەکەم قسەی تیاکەین بۆی بینوسی هەموو تاکێکی ئێمە ئەتوانێت ڕووداوەکانی ژیانی خەونەکانی بیرۆکەکانی خۆی بنووسێت مەبەستمەوەی هەموو کەسێگەر خوێنەوە ئەگەر خوێنەوار بێت توانایەکی تایە کە سکرین پلەی بەدەستی خۆی بنووسێت بەڵام خوێندنەوە ئەمەیان لێرە باسیەوە ناکەم بۆ فلیم بنووسیت ئەوە تا پێش ئێستا بۆ فلیم نووسین بوو بەڵام ئەگەر ئەم جارە بتەوێت سیناریۆ بنووسیت هەموو کەسێک توانێت سیناریۆ یا سکرین پلەی سیناریۆ وشەیەکی ئیتاڵیە
بۆ فیلم نووسین بەکاردێ و ئێمە لە عێراق و ئەو دەڤەرەی ئێمە بەکارێن سکرین پلەیش وشەیەکی ئینگلیزیە بەریتانیا و ئەمریکا و کەنەدا و ئوسترالیا و ئەوان بە سکرین پلەی بەکارێن حەزم کرد بە ئەمە ڕوونکردنەوەیەکتان نابێت ئەتوانی بینووسیت بەڵام لێرە تووشی گرفتێکی کابێتەوە ئەویش چۆن ئەو چیرۆکە بنووسیت و چۆن یعنی با بڵێن کۆمەڵی وانە هەیە ئەبێت تۆ ئەو وانانە بخوێنیت ئەبێت جۆ لە وانانە بگریت بۆ ئەوەش سەرچاوەمان هەیە هەر لە فیلم سازان بڕۆنە فیلم سازان یوتوبی فیلم سازان یان هەر فیلم سازان با بڵێن فەیسبووکەکەی خۆمان وێبسایتەکە کاکدار و عەزیز کتێبی هەیە لەسەر چۆنێتی فیلم نووسین بڕن کتێبەکانی پیاکەن بێخوێنەوە لێرە لایڤی کردووە کاکاوە موعینفەرەوە و لە چەند لیستێکی فیلم سازان یەک لەسەر یەک هەنگاو بە هەنگاو واوانەکانی خۆی پێشکەشەکات بۆیە من ناتوانم لێرە ئێستا باسی ئەوە بکەم چونکەوەتانێک کاکاوە بە چەند بەشێک وادێ باسیەکات اینجا من بە ئێستا بە بەشێک پێت بڵم زۆرەکات نا من بەس لێرە بابەتەکەی من ئەوەیە چۆن بۆ فیلم بنووسین بەڵام ئەگەر بتەوێت سیناریۆ سکرین پلەی بنووسی بەڵێ ئەوە ئەکرێت بابینە سەر لایەنێکی کە تۆ ئەگەر هاتوو ئەم نووسینەی خۆت نووسی ئەم نووسینەی خۆت نووسی گەلێ جارەڵێ ناوێرم پێشانەیەکێکی بگەمە بیرۆکەکەم ناوێرم پێشان بم خەیاڵەکەم ناوێرم پێشان بم بۆ ئەترسمە و کەسە بیدزێ بیبا بیکە بە شتێکی خۆی لێرە ئەگەر تۆ نووسیت من دوایی وێبسایتەکەتان بۆ دانێم وا بزانم www.copyright.com ئەتوانی بڕێ بۆ کۆپیڕایت لینکێکە لەوێ ئەتوانی ئەو تێکستەی خۆت لەوێ دانیت کۆپیڕایت با بڵێن چاپ پارێز یعنی شتەکەتە پارێزێ ئیتر لەو ڕۆژەوە لەو بەروارەوە بێ بە مڵکی تۆ کەسێکی کە ناتوانێ بێ بڵێەوە هی منە تەنانەت ئەگەر دێڕێکشی لێ بەکارهێنابێ لەبەرەوەی تۆ لەوێ کۆپیڕایتت کردووە با لە کوردستانش بێت تۆ بانی چیش کاتە لێ کرد ئەتوانی لە هی کۆپیڕایتەکەیە هەموو بەڵگەکانیەوی خۆتە بێ بۆ ئەو دادگایە لە سلێمانی بێ لە هەولێر بێ لە چەمچەماڵ بێ لە کەلار بێ لە دیاربەکر بێ لە سنە بێ ئەی بیتەڵێ ئەوەتانێ من لەوێ کۆپیڕایتم کردووە چاپارێزم کردووە مافی منە لەو بەروارەیە ئەم برادرە هاتووە ئەم شتانی بەکارێناوە کەواتە تۆ بە ڕێگایەکی یاسایی توانیت شکاتکەیت و مافی خۆت بپارێزیت ئەمە پێڵێن چاپارێز کۆپیڕایت ئەمە بۆ ئەوەیە گەر بوێریت یعنی ئەو نووسینەی نووسیتە و شتەی نووسیتە گەلێ جار من خەڵکێک هاتووە تێتی من فیلمێکم نووسیوە ئێوتم بۆم باسکە و تێتی چۆن بۆت باسکەم بۆ ترسم تۆ بۆ خۆتی بەریت ئێ باشە برای بەڕێزم من بۆ خۆمی نابم بەڵام تۆ بۆم باسەکەی باس نەکەی من چۆن بڵام وڵاشتەکەی تۆ جوانە بێنە من بیکەم بە فیلم ئەی چۆن کەمپانیەک بێ لێ دووەربگرێ غێرە بێت تۆ بینووسیتەوە کۆپیڕایتیکەی بۆ خۆت چاپارێزیکەیت اینجا بیدە بەو کەمپانیانە کەمپانیەکە بانی ناتوانێت لێت وەرگێ ناتوانێت بیدزێ کەمپانیەکە توانی لێت وەرگێت توانێت سوودی لێ وەربگرێت اینجا بۆ ئەوە کۆمەڵێ شت هەیە هەندێک ڕێگا هەیە بێ پێشتر ڕەچاوی بکەیت ئەویشە بێ بە دێرنامە لۆگلاین یعنی بە 3 دێر 4 دێر کە بە ئەنگلیزیەکەی پێڵێن لۆگلاین من بە کوردیەڵم پێی بڵێن دێرنامە یعنی بە چەند دێڕێک نامەکەی خۆت بگەێنی پەیامەکەی خۆت بگەێنی ئەو بیرۆکەیە بنووسەرەوە لە چەند دێڕێک زیاتر نەبێت تاتوانی با کورتتر بێت یاخود بە پوختە بۆ دێرنامەشە توانن بڕۆن جۆ لە یەکێ لەوانەکانی کاکاوە موعینفەر بگرن یاخو کاکدارۆ هەر لە ڕێی فیلم سازانەوە باسی کردووە و باسی شتەکە هەنگاوەکانی تریشیان کردو یان ئەتوانیت تۆ پوختە بنووسیتەوە تیزەر یان کورتە سناپس
ئەمە هەمێ ڕێگەی هەیە مەرجی هەیە کە چۆن بینوسیتەوە ئەمانە ئەتوانن بڕۆن وەکو وتم لەوانەکەی کاکدارۆیە یا لە کتێبەکانی کاکدارۆیە سوودی لێ بینیا لەوانەکانی کاکاوە معینفەر سوودی لێ ببین و ڕابێت کە چۆن بینوسیتەوە ئەگەر توانی بیرۆکەکە بێچێ لەم شێوانە ئەکادیمیانە بنووسیتەوە اینجا ئەتوانی تۆ چاپارێزی کەیت ئەمە دوایەوەی نووسیتەوە توانی چاپارێزی کەیت بەس پێش نووسی ناتوانانی چاپارێزی بکەیت چونکە ئەو شتێک کە دای ئەنیت لە چاپارێزە لە کۆپیڕایتە لە تەبع مەحفوظە حقوق الطبع محفوظ کە لەو جێدانی ئیتر دەسەوانت بۆ پارێزێ لەوەیە بتانی جاریش کە بڕۆی دەستکاری کەیتەوە بەڵام وا باشترە هەموو شتێکت تەواو کرد اینجا بڕۆی بۆیە ئەو بەما ئەتوانی تۆ مافیە و هینی خۆ اینجا بەبێ هیچ دڵە و ڕاوچەیەک بەو کەسەی بسپێرە ئەو کەسێک کاتەوێ بیخوێنێتەوە بۆ چوونی لەسەر بە ئەو کۆمپانیایی کە ئەتەوێ سوودی لێ ببینێ و بیکا بە فلم ئەتوانیت ئەمە بکەیت بۆ ئەوەی حەقی خۆتەمێنێ ناوی خۆتەمێنێ ینی وەکۆوەنی یەک کوتمێسە یەک دنیا گۆرانی و یەک دنیا چیرۆک و یەک دنیا جێڕانەوە و لاوەکو بەیت و حەیران هەیە هەمووی ئەڵێن فۆکلۆرە داستانی گەورەی تایە یعنی ڕۆمانێکە بۆ خۆی هەرڵێن فۆکلۆرە لەبەرە خاونەکەی نەبوو بەڵام ئەمڕۆ تۆ توانی بەم ڕێشێوازە ئەی نووسیتەوە خۆتەکەی بە خاوەنی من ئەمەیە نمونەیەکتان بۆ بینەمەوە ڕەوانشاد حاجی مەکی چیرۆکی نێرگز بوو چی کوردستانی نووسیۆن چیرۆکێک بوو چەند لاپەڕەیەک بوو لەوەیە کاک ڕزگار باهیر و کاک حەمەفەری حەسەن و کاک زاهیر ئێستا بیریان بێت کە کاتی خۆی کاک حەمەفەری حەسەن وتی حاجی مەکی ئەم چیرۆکەی پێداوین چەند لاپەڕەیەک بوو وتی بیخوێنەوەگەر بەدڵتان بێ منە ڕۆم لە بەغا ڕەزامەنی بۆ وەرەگرم یعنی خوێنمانەوە بۆ چوومانە بوو لەسەری کە چی بکرێ و کا حەمەفەری دەستکا بە نووسینی ئەو کاتە لە سەرەتایە بوو کە گوایە ئێمە ئیشی تیا بکەین من و کاک ڕزگار و کاک زاهیر کا حەمەفەریقێمە بەیەکەوە لەگەڵ حاجی مەکیە ئیشی تیا بکەین بەڵام دوای ئێمە نەمان کرد چونکە ئەو کاتە مەسەلەی سەربازی و ڕاکردن و فیراری و ئەو شتانە بۆ ئێمە نەبوو بەڵام حاجی مەکی موافقەکەی وەرگرت و ئیشەکە بکە و کردیتر بە برادرانی تر کرا مهمە فیلمێکی باشی لێ دروست کرا و بوو بە فیلم ئەوە لە چەند لاپەڕەیەکی وا بوو کۆمی کە ئێستا ئێمە باسێکین تۆ شەپانیەوەکەی خۆگەلێ لە نووسەرەکانمان سەردەمانێک گاڵتیان بە حاجی مەکیە کرد بەڵام حاجی مەکی یەک دنیا شتی جوانیشی کرد وەکو سەروەت شتی بۆ هێشتینەوە ئەوتانی ئەو توانایی تیا بوو ئەو بەهرەیە تیا بوو نابێ ئێمە گاڵتە بۆ کەسانە بکەین کە نەخوێنەوارن یان کە ئاوا بەس ئەو شتێکی بچووکە نووسن شارەزایی باشی نییە نەخێر ئەو گاڵتە پێکردنە زۆر زۆر خراپە ئەو گاڵتە پێکردنە پەکخستنی ئەم ڕەوتەیە و وێرانکردنی ئەو سەروەتەیە نەخێر واز لەوە بێنن هەوڵدەن دەستگیرۆیی بکەن بیهێنن بزانن شتی جوانی هەیە ئەوە نیە کە حەمەفەری حەسەن شتی جوانی لە نێرگز بووکی کوردستانە دۆزیەوە و کردی بە فیلم و کردی بە سیناریۆ دوایی جعفەر عەلی هات سیناریۆی تەنفیزی بۆ نووسیەوە و دەرهێنانی بۆ کرد و مامۆستا ئەحمەد سالار و بەدی عەدارتاش و کۆمەڵی هونەرمەندی گەورەش بەشداریان تیا کرد و فیلمێکی جوانیشی لێ دەرچوو یعنی لێرە با ئێمە دوور نەکەوینەوە ئەمە سەروەتە ئەتوانرێت پێی بگەێنیت ئەتوانی بینووسنەوەی لە خەیاڵتایە بینووسەرەوە با سەیرێک چێرە بکەم بزانم چی بابەتێکی کەم ماوە بە هەر لەسەرەوەی خۆم نەڕۆم لە خەیاڵمان وە بۆ ئەمەش ئەمەی کە تۆ ئەینووسیت ئەگەر لە وڵاتانی دەرەوە بێت وەکو لە ئەمریکاوەمانە پارەی لێ دەسەکەوێت حەقی خۆت وەرەگری بەڵام لە وڵاتی لای خۆمان ئێمە دەرهێنەرەکانمان نووسەرەکانمان پارەیان دەست نەکەوتووە ئەگەر ئێستاکە ببورن ئەگەر ئێستاکە هەش بێت ئیتر چۆن نییە من نامێ بچمە سەر و چەم کە ئەوە لایەنێکی کەیە بەڵام ئەتوانی تۆ ئەمە وا لێ بکەیت بیفرۆشی
ئەوەیان شتێکی کە هەیە دوای باسیەکەین کە چۆن بفرۆشرێت بۆ ئەوەی ئەمە وەکو نووسین بمێنێتەوە وەکو نووسین ببێتە هۆکاری ئەوەی کە تۆ زیاتر بە جیهانی بکەیت هەتا برانە خوێنەوارەکانش هەوڵدەن با فێری نووسین بن باشترە فێری نووسین بن وەکووتمان ڕێگا زۆرە بۆی خۆت فێری نووسین بکەیت ڕێزمانی نووسینی کوردیەکەی خۆت باشتر بکە ئەگەر زمانێکی کەی وەکو ئینگلیزی بزانیت بە خوێندن و نووسین ئەوە هەر زۆر باشترە هەوڵدە باشتری کەیت بۆچی پێش هەموو شتێ پشت بە وەرجێڕانی وەرجێڕێک مەبەستە بۆ ئینگلیزی یا بۆ عەرەبی یان بە نووسەرێکێکێ بێ بۆت بنووسێتەوە هەوڵدە چونکە بۆ نمونە ئەگەرە وەرجێڕە لەوەیە وەرجێڕی شارەزایی فلیم نووسین نەبێت ئەگەر شارەزای فلیم نووسین نەبێت بۆ تۆ جوانی وەرناگێڕێت بەس ئەگەر خۆت ئینگلیزیەکەت باش بوو ئەو وەختە خۆت بۆ خۆتی نووسیتەوە و هەوڵی شەدەیت کۆمەڵێ سۆفتوێر هەیە کۆمەڵێ پرۆگرامی تر هەیە بۆ نووسینی فلم کە گەشتی تەو قۆناغا من نەتوانم ئەو سۆفتیارانەتان بۆ بنێرم یان لەوەی برادرانی تر لە لایڤەکانیانە باسیەکەن بۆتانە نێرین زۆر ئاسانکاری بۆکە بۆ نووسین ئەمە بۆ ئینگلیزی بەڵام بۆ کوردی ئەزمونم لەگەڵیان نییە ئایا بۆ کوردی بە کەڵک دێت یاننا لەوانەشە بە کەڵک بێت بەس من ئەزمونم لەگەڵیان نییە نەم کردووە کە تۆ بە ئینگلیزی ئەو نووسینە نووسی ئیتر کۆمەڵێک شەریکات هەیە کۆمەڵی ڕێگەی تر هەیە ئەوە برادرانی تر مەسەرەن لەوەی کاکەی بەهار بتوانێت بی بانگشتێکین بێ لایڤێک لێرە بکات ڕێگە خۆشکەر بێت چۆن ئاسانکاریتان بۆ بکات ئەو نووسینەی تۆ بگاتە بازاڕی سینەمای جیهانی ئەمە لە ڕێ ئەوە وەتوانی بابینە سەر ئەوەی ئێمە چۆن ئەم نووسینانەمان بنووسین پێش هەموو شتێک تۆ هەوڵدە سێ خاڵی سەرەکی هەیە کە بێ نووسینەکەتی لەسەر بنیاد نیت یەکەم شت شوێن دووەم کات سێم ڕووداو شوێن تۆ ئەبێ لە ناو نووسینەکەتە ئەو کاتێک کە ئەینووسیتەوە من باسی کورتە ناکەین باسی ئەوەکەین چیرۆکێک یا داشتێک شتێکی درێژە نووسیتەوە ئاگاد لێبێ لە باسی جێگە بکەیت جێگەکە کوێیە ئەمانە ئاسانکاری ئەکات بۆ فلم نووسین ئەمە ئاسانکاری ئەکات بۆی ئەگەرێکێک هات بیکا بە سیناریۆ سێرەکە جێگەکەی لە بەردەسە چونکە لە ناو سیناریۆ سکرین پلەیە داوای ئەوە ئاکات لە باسی جێگە بەس ناوی جێگەکە دابنێ یعنی ئەڵێیت ئاشپەزخانەی ماڵەوە مەتبەخی ماڵ یا ژووری میوان ژووری نان خواردن ئەڵێ قوتابخانە ئەڵێ پۆل مەڕۆ ناو وردەک ببرن مەڕۆ ناو وردەکاریەکان چیت لەو ژووری مەتبەخایە کاوەنتەرەکەیەتی چۆنە تەباخەکەی چۆنە سەلاجەکەی چۆنە مۆدێلی چەنە بە چەند کڕاوە نە ئەوانە باس مەکەوانە هیچی پەیوەندی بە تۆوە نییە بەس تۆ باسی ئەو مەتبەخاکەیت ئەو ژووری ئاشپەزاکەی تەواو لەوە زیاتر وردەکاری مەنووسە چونکە ئەوە ئیشی دوایی دەرهێنەر و سێت دیزاینەر و گرافەر و ئەوان دێن بە جۆرەی ئیشەکە وردەکاریەکانی بۆ تێرەکەن بۆ جوانەکە تۆ تەنها بۆ نمونە پێویستت بە شتێکە لەوێ لە ناو با بڵین لە ژووری میوانە دادناوە پێویستت بە کۆنتترۆلی تەلەڤزۆنەکەی لەوەیە تەلەڤزۆنەکەش باس مەکات چونکە ئیش پێ نییە بەس پێویستت بە کۆنتترۆلەکەیە لەوەیە مناڵەکانت لەسەر کۆنتترۆلەکە شەڕەکەن ئەوەڵێ من ئەوەڵێ من ئەوەڵێ من ئەوەڵێ من ئەو کاتە ئەمە دایالۆگەکانە دیاینەکەت پەیوەندی پێوەیە لەوێ باسی کۆنتترۆلەکە بکەن و ئەو کۆنتترۆلا بێتە هۆی تووڕەبوونی باوکەکە و ئەو کۆنتترۆلا بێتە هۆی تووڕەبوون و نانەوەی گرفتێکی گەورە لە ناو ماڵەکەی
ئەمە تۆ لەوێ بەس باسی کۆنتترۆلەکەت کرد تەلەڤزۆنەکە پێشان نەداوە هێشتا وە پێیزش ناکە تۆ باسی بکەیت ئەمە بۆ نمونە ئەوواڵە یعنی ئەو شتە بڵێ کە ئەبێتە هەوێنی ڕووداوەکەت کات لە هیچ کاتێکە تۆ بەسەر نووسیت کات شەوە یا ڕۆژە بەسەم دوانە تۆ ناتوانانی بڵێ وەڵایی کات پارشێوە چونکە کاڵی پارشێو بابین گروپ هاتن بۆ وێنەگرتن لەو ڕۆژەیە لە پارشێو سەعات 4 با بڵێن وە نییە گروپەکە بێ لە سەعات 2 هەمویان بێنە ئەوێ خۆیان حازەکەن هێواشێش لە سەعات 2 یەکێ سەعات 2 نیو یەکێ سەعات 3 یەکێ سەعات 3 و نیو دەی تۆ لە 4 بێ دەست بە تەسویرکەیت 4 دەست بە ڤیدۆگرتنەکەی 4 دەست بە ڤیدۆگرتنەکەی جاری وایە هەڵا بێت نەک جاری وایە هەموو فیلمێک هەڵی زۆرتیایە ئەوە نە دووباراکرێتەوە نە دووباراکرێتەوە هەر جارێ بەبێ دووبارەکردنەوە بەبێ هەڵەش خۆی هەر بێ 3-4 جار لە چەند گۆشەیەکی جیاوازەوە ڤیدۆ بگیرێت ئەم چەند گۆشەیە هەتایەکەی وەختێکە زانیەگەیتە نیوەڕۆ ئەمە کوا پارشێوەکەت چۆن پارشێو پیشانەدی پێشاندانی پارشێو بەوە نییە تۆ لەوێ بنووسی چواری بەیانی پارشێو ئەبێ ئەمان حازر بن ئەو کاتە هەموو دانشن بۆی نانەخۆن پێشەوەی نیەت بێنن بۆ ڕۆژوی و ڕۆژە ئەمان دادت نادا بۆیە بەس بنووسە ڕۆژ یا شەو دوایی تۆ لە وردەکاریەکان لە ڕوونکردنەوەکەتە لەوێ ئەڵێ ئەو کاتەیە بۆ خواردنی پارشێو ناڵیت پێش نیەت هێنان لە پارشێوە واوا بەس باسی کاتەکە ناکەیت تۆ کە باسی کرد ئەوە دوێت ئەو ڕوونکردنەوەیەدا ئیتر دەنێرەر خۆی تێگات ئەمە لەوەیە ئەو شتێکدانێ سەعاتێکدانێ لەوەیە دوایەوە دەنگێکە خەنە سەری دەنگی مەلاباندانێک ئەها ئیتر تەواو نابێنان بخۆی ئەوە دەرهێنێت چارەسەریەکە ئەوەیان پەیوەندی بە تۆ نییە بەس تۆ ئەو شتانە دانی بینە سەر ڕووداو هیچ فیلمێک هیچ چیرۆکێک هیچ ڕۆمانێک هەموو ئەو داستانانەی کە جۆمان لێبووە ئەو بەیتانەی کە جۆمان لێبووە و لاوک و حەیرانانەی کە جێڕانەوە بووە هیچیان بەبێ ڕووداونی ئەگەر ڕووداوێک نەبێت تۆ چۆن سەرنجی وەرگەڕاکێشیت خۆ قاندنی ڕووداو دروستکردنی ڕووداو بۆ چیرۆکەکەت بۆ بابەتەکەت یان هەیە لە ژیانتە ڕووداوەکە هەیە ئەو ڕووداوە چۆن بەیەکەوەی ئەهۆنیتەوە هۆنینەوە بە ئینگلیزیەکەی پێڵەن پڵات لە لیستی پێشووە کاکاوە موعنفەر باسی پڵاتی کرد هۆنینەوە زۆر گرنگە شارەزابیت لە هۆنینەوە لە پڵات چۆن ڕووداوەکان بەیەکەوە گرێدیت چونکە تۆ ڕووداوت هەیە هەمی ڕووداوت هەیە بچووکن بەڵام ڕووداوێکی گەورە هەیە ئەم ڕووداوە بچووکانە خزمەت بە ڕووداوە گەورەکە ئاکات ئەم تێکەڵکێشی ڕووداوە بچووکانە چۆن هەمویان بەیەکەوە ئەهۆنیتەوە یعنی وابێت وەکو با بڵێن زنجیر ناڵێم تەزبیح زنجیر دانەیەکی لێ دەرکەی خەلەلی تێکەوێت کورتە بێت لە هەردوو سەرەکەیان ناگات و دانەیەکی زیاد بێ شلە بێ ڕۆڵەکان ناخولێنێتەوە کەواتە ئەبێ تێروپڕی خۆی بێت نەکەم نەزیاد بۆیە لە ڕووداوە ئەبێ وشیاری هزری یعنی وعی عقلیت هەبێت لەگەڵ خەیاڵتە ئەو خەیاڵە تێر و جوانی کە هەیەتە خەیاڵە بربڵاوە چۆن دێ ئەو ڕووداوە بەیەکەوە گریانە دیت من لێرە حەزەکەم کاتەکەمان وە ئەگاتە سەعاتێک بۆیە پێم باشە هەموو کەسێک لە لای خۆیەوە ئەوەی لە خەیاڵیایەتی هەوڵدا بینووسێت بینووسە هەر چۆنێک بوو بینووسە بۆ ئەوەی بەیانی کەسێک سوودی لێ ببینێت بەڵام ئەوە بنووسە کە ئەیبینیت یان ئەوە بنووسە کە پێشانی ئێمەی ئەدەیت ئێمە بیبینین وەکو وەرگر
مەڕوو بۆ هەنێ شت بنووسیت لە ناوبینی نانەبێت واز لەوانە بێنە. من حەزەکەم ئێستا ئەگەر کەسێک هەبێت لەگەڵما ئەو کەسانی کە ئێستا وەرگرن لێرەوە ئەمەوێ ڕاهێنانێ بکەین بۆ نمونە ئەمەیە بەشدار بن لەگەڵمە من پرسیار ناکەم بەڵام حەزەکەم ئێوە سەرنجەکانی خۆتان بدەن ئێوە بەشدار بن وەکو نووسەرێک وەکو ئەوەی کە ئێستا باسمان کرد ببی بە نووسەر تۆ لەگەڵما بەشدار بیت کە چۆن بڵێن ئەنووسیت بۆ نمونە با من جارێ ئەم دیزاینەمان لابەرین ئێستا ئێمە ئەمەمان لەبەردەسە ئەم لاپەڕەسپیە لەم لاپەڕەسپیە بۆ نمونە هەمومان ئەگەر لە ماڵەوە بین ژووری میوانە یا لە ژووری نان خواردنە یا لە ژووری مەتبەخە بۆ نمونە من شتێکە بڵێم یعنی سێرەکەی لە ژووری میوانە بێ مێزێکی هەرتیایە و چەند کورسیەک لە ژووری نان خواردنا بێ مێزێک و چەند کورسێکی هەرتیایە لە مەتبەخی شابێ گەلێ جار مێزێک و چەند کورسێکی تایە اینجا با جارێ من مێزەکە دابنین بڵێ مێزەکەماندانە مێزێک دانین قاچی بۆکەین با بڵێن ئەو شتانی کە زەرورە مێزانە بێ قاچێ بێ بەبێ قاچ نابێت ئیترە شتانین کورسیشی بۆ دابنین چەند کورسیەک ئەوەی کە پێویست دەکات با بڵێن با هەر هەبێت بەڵام لە ژوورێکە سێرەکەی نەم ژوورە پەنجەرەیەکی هەرەوێت بۆیە بێ پەنجەرەیەکش دابنین چونکە پەنجەرە مەسەلەی ڕووناکیە لە هەموو ماڵێکە پەنجەرەیەکەر هەیە ئەمە پەنجەرەکەشماندانە بەڵام ئەو ژوورە بەبێ دەرگا ناوێت وەنیە ئەبێ دەرگایەکشی بۆ دابنین ئەمە دەرگاشماندانە ئەمە کردمان بە دەرگاش دەرگاماندانە ئیتر لە ژووری میوان نابێت یاخو لە ژووری دانیشتنا بێدان با بڵێن ژووری نان خواردنا بێ لە ژووری مەتبەخا بێ هەرچیەک بێت دایکی لێ یان خوشکی گەوری لێ کەسێکی لێ خواردنەکات با ئێمە بڵێن دایک دانین حەزەکەم لێرەوە ئەمە ئەم دیبە نەمانەیە دایکێک لەوێیە باوکیان هەیە کوڕێک و کچێکیانەیە کچەکەیان مناڵە ئەم دایکە بەیانی زووە ئێمە کاتەکەمان ئەوە ژوورەکەماندانە بەڵام ئێمە ناین باسی مێز و شتەکان یعنی ئەو بکەین ناتوانانی باسێکی بکەی بە کورتی مەڕۆ ناو تەفاسیل چونکە دەرگات هەیە پەنجەرەت هەیە وە ژوور و مینەکەت با بڵێن مێز و کورسیەکەت هەیە ئەمەمان هێنا ئێستا من ڕووداوێک دروست دەکەم وەکو چۆن وەکو وتم لەسەر ریمۆت کۆنترۆڵێکی تەلەڤیزۆنەکە بێ بەشەر ئێستا لێرە بزانین ڕووداوێک دروست دەکەین باوکە بەیانیە هەڵەسێت هاتووە بۆ مەتبەخەکە دایکەکە خواردنەکانی بۆ حازر کردو داوێتی پێی و ئەم لە دەرگاکەوە ڕاتە دەرەوە باوکەکە ڕۆشتە دەرەوە کوڕەکەشیان عینە شت دایکەکە خواردنێ داتێ و ویش لە دەرگاکە ڕاتە دەرەوە یان هەمویان بێکەوە دانیشتون نانی بەیانیە خۆن دوایی ئەڕۆن یان گەلێ جار کاتەکانیان جیاوازاریەکەیان بەجیا بەڵام مناڵەکەیان کە ئەڕوا ئاخر جار کە ئەڕوات
دایکەکە هەر خۆی پێ ناگیرێت لەوەیە بۆ وانی تری شەروابێ بەڵام بۆ ئەمیان دایکەکە دێتە بەر پەنجەرەکە لەبەر پەنجەرەکەوە سەیری دەرەواکە بزانێت کچە مناڵەکەی ڕۆژ بە سەلامەتی یاخود دێتە بەر دەرگا لەبەر دەرگاوە سەیرەکات بزانێت کچە مناڵەکەی بە سەلامەتی ڕۆشت بەس بۆ نمونە لە ئەمریکا پاسەیە پاس دێ بە شوێنێ هەڵێگرێەوەی بە لە لای خۆمان ئەڵێن بۆ چەند مناڵێت مەسەلەن سەیارەگرن یا دایکەکە ئەڕوان لەگەڵیانە ئەمەوە لە دیمەنێکی کەیە ئێمە ئەتوانین بین دادگا پێشان بین بۆ نمونە ئەتوانین بین دادگا پێشان بین ئەمەیان لە دادگایە بۆ من دادگاڵێن ڕووداوێک هەیە لێرەوە ئەبێ لە ڕووداوەکانەوە دەست پێ بکەین ڕووداوەکە چۆن دروستکەین بۆ نمونە ئێستا ئێمە دێنە بەسەر باسی ڕووداوەکەمان لە دادگاکە دایکەکەمان داناوە بۆ نمونە من وای لێ یەکەم من واڵێم یەک دەقەیەک بە هینێ بکەم دایکەکەم داناوە دایکەکە لێرەیە بەڵام دایکەکە کاڵم لە دادگا چیەکات لە ناو قەفەسی سجنادایانم دایکەکەم لە قەفەسی سجنادانە ئەمە لە بەرچاوت بێت یعنی ئەمانەیە نیتە بەرچاوی خۆت تۆ کاتێک کارنووسی و لە هەمان کاتشە حاکمێکم داناوە حاکمیشم داناوە حاکم لە محکەمەیە و ئەمە حاکم و ئەو نینە حاکم دێت لەوەیە یەک دێڕی بۆ دانی لە یەک دێڕێکە بزانم کەس لەگەڵمە هاوکارە لەو دێڕەیە لەو خەیاڵەیە ئەم حاکمە چی بڵێت بۆ نمونە من لێرە پێشتانەکەوم هەتا هێوا شێواش ئێوەش لەگەڵما دێن حاکمەڵێڵێ بۆ ڕووداوەکەی تاوانی ئەم خانمە پشتمان بە پشکنینەکان بەست کام پشکنین طبعاً ئێمە هەمومان نەزانین پۆلیس دوای هەموو ڕووداوێکە چێتە ئەوێ پشکنینەکە بزانێ و ڕووداوە چۆن ڕوویداوە ئەو پشکنینانە بۆ حاکم دێت حاکم بەسەم دێڕی وتووەڵێ پشت بۆ ڕوودانی ئەم ڕووداوەی ئەم تاوانی ئەم خانمە پشتمان بە پشکنینەکان بەست پشکنینەکان ئیتر ئێمە دین بە وێنە پێشانێ دین بە ڤیدیۆ ئەمان چوونەتە چۆ چوونەتە ناو ژوورەکەەوە لە ناو ژوورەکە چیان بینی بۆ نمونە ئێستاتوانن هەمووتان هاوکارم بن هەر لەو ژوورەیە ئێمە ئاتوانین کۆمە هەر ئەچێت ئەگەڕێنەوە بۆ سەر ژوورەکە هەر لەو ژوورەیە کۆمەڵە شتیکەی بینیوە ئەوان بینیویانە ئەوان بۆمانە گێڕنەوە بۆ نمونە ئەوان ئەڵێن با بێمە سەر ئێرە ئینەکەمان چی لات ئەلێرێ ئەوان جێڕاویانێتەوە ئەڵێن ئەلێرە ئەمەنێ چێلۆنی دەرگا هەیە ئەڵێن چێلۆنی دەرگاکە شکا بوو ئەمە یەکێک لە شتەکان شکا بوو ئەم دایکە نایشتێنێ کلیلی پێیە باوکەکە نایشتێنێ کلیلی پێیە لەوەیە کوڕەکە و کچەکەش کلیلیان پێبێت یەکێ بکەواتە یەکێ شکانوێتی هاتۆتە ژوورەوە ئەمە مێشکە جوڵێنێ بۆی ڕووداوەکە چۆن ڕوویداوە کەواتە یەکێک هاتە ژوورەوە لە شتی یاساییە ئێمە ئەتوانین پرسیارە یاساییەکان بکەین بۆیە ئەگەین بەو نەتیجەیە لە یاساییەکانە ئەگەر یەکێک بێتە ژوورەوە یعنی ئەو خانمە بێتاوان بوو ئەمە خاڵێکە بۆ بێتاوانی ئەو خانمە ئەڵەن چوینە ژوورەوە لاشەیە کەوتووە یەکێک کەوتووە پیاوێکە کەوتووە خوێنی لێڕوە
یا خوێنەکەی ئەمان فریانە کەوتون کابرا مردووە چەقۆیەکمان بینی ئەم چەقۆیە ئەوان دێن ئەڵێن ئەم چەقۆیە چەقۆی خەنجەر بوو دەمانچە بوو چەقۆی گەورە بوو یا چەقۆیەکی میوە پاکردن بوو یا چەقۆیەک بوو بۆی سەمونی پێ ببڕێ نانی پێ بڕێ بەش بیکە بە تیکە پارو ئەها وە ژنێک لە ماڵەوە بوو ئەم پیاوە ئەم لاشەیە کەوتووەوە ئەو ژنە چەقۆی گەوری بۆ چیە چەقۆیەکی بچوو چێوێت بۆیە ئێمە لێرە پێویستمان بە پێشاندانی چەقۆیەکی بچووکە نەک چەقۆیەکی گەورە کە ئێمە ئەم چەقۆ بچووکەمان پێشاندا و جوانە لەوێ کاک بەختیار ئەڵێ خواردنی ژەهراوی بۆ چوونەکە جوانە کاک بەختیار بەڵام خواردنی ژەهراوی بە کێ بدرێت ئەو کەسێک کە هاتووە خواردنی ژەهراوی دراوەپی ئێمە ئەتوانین خواردنی ژەهراویەکە بەکار بێنین بەڵام ئەو کاتە چێلۆنی دەرگاکە ناشکێنین ئەو کاتە چەقۆکە لابین هەرو خواردنانە دانین لەسەر مێزەکە معقولە ئەمەی تۆش معقولە منیش ئەمە بۆ چوونی منەڵێم چەقۆکە باکول بێ بەڵام خواردنی ژەهراویەکە کاک بەختیار ئەگەر وابێت ئێمە ناتوانین داکۆچی لەو ژنە بکەین یعنی ئەو ژنە خۆی بۆ ئامادە کردووە ئەو کەسە ژەهراوی بکات یعنی ئەو کەسە ئەو ژنە بە پیلانێک ئەو پیاوەی هێناوەتە ژوورەوە بۆی ژەهراوی بکە و بیکوژێت ئەمە لەوەیە تاوانی ئەو ژنە گەورە بێت حکم بدرێ بەڵام ئەگەر بمانەوێ ئەو ژنە بێتاوانکەین قسەکەی تۆ زۆر جوانە بۆ چوونەکەی تۆ زۆر جوانە ژەهراوی چونکە ئێمەمانێت چیرۆکێک دروستکەین ئەمانەیە ئەو ژنە خەتابارکەین یان ئەو ژنە بە ڕێگایەکی کەیە دوایی بڕۆین چۆن بێتاوانیکەین بۆ ئەم خواردنە ژەهراوی بەم کابرایە داوە ئەمانە هەمووی ئەبێ بەیەکەوە گرێبێ بۆ نمونە ئێماڵین باوکەکە چووە دەرەوە کە چووە دەرەوە ئەتوانین دیمەنێکی کە پێشان بین باوکەکە لەو کاتە ئەو کابرایە بینێ دراوسەیە و خەریکی گوڵە بەس باوکەکە مێردی ئەم ژنە سەڵاوێکی لێکا و تەواو هەرەوەنە لە مەحکەمە باوکەکەیان بان کردو پیاوەکاڵێن چی دیێڵە وەڵام من بە چوومە دەرەوە کابرایەن بینی خەریکی گوڵ بوو سڵاوێکم لێ کرد باش کوڕەکەیان دوایی چووە دەرەوە ئەوی شەڵێ وەڵام من چوومە دەرەوە من سەڵاوم نەکرد بەسەو خەریکی گوڵ بوو چیتر هەرەوەنە خەریکی باخەکەی خۆی بوو ئاوێدا کچە مناڵەکەیان محکەمە زۆر جار زۆر بە وردی جۆ لە مناڵەگرێت چونکە مناڵ ئەوەی ئەیبینێ ئەیڵێت بەڕاستی شەیڵێت من بۆ نموناڵم کچە مناڵەکاڵێ کاتێک سەیرم کرد دایکم لە پەنجەرەکەەوە بوو هەموو جارێزانم دایکم لە پەنجەرەکەەوە سێرمەکە تاڕۆ کاتێک کە من ئەڕۆشتم لە ناو سیارە بووم لە ناو پاس بووم لە ناو سیارێ بووم کە گیرا بوو لەگەڵ برادەرەکانمە ئەڕۆشتم هەموو جارێ دایکم تا ئاخیر سێرمێ کرد تا لە چاو نەبوو بەڵام من جارە پەردەکەی دادایەوە ئەڵە کە پەردەکەی دادایەوە هەستم کرد شتێکە سێرم کردە و کابرایە سەیرێکە ئەمە لێرە بەڵگەیە کە داتە حاکم ئەمە نووسینەکەی ئێمەیە ئەبێ بەڵگەی بۆ داڕێژین ئەتوانین لە باوکەکەی ئەدای ڕێژین ئەتوانین لە کوڕە گەورەکەی ئەدای ڕێژین بەسەگەر هاتوو لەم مناڵەشە و شتێکی وامانوت ئەو کچە هەستی کردایکی تۆڕە بووە ناڕازی بۆ بەرامبەر بۆ کابرایە ئەو کابرایە سەیری کردو ئەمە حاکم سوودی لەمە وەرگرت و لە راپۆرتی پۆلیسشە بۆمان دەرکەوت دەرگای چێلۆنی شکاو مانەیەم کابرایە بە زۆر چۆتە ژوورەوە و چەقۆکە چەقۆی میوە بووە چەقۆیەکی بەسیط بۆ سادە ئەو ژنە و چەقۆیە بۆ کە لە بەردەسی بۆ پێشتر خواردنی بۆ پیاوەکەی میوەی بۆ خوا پیاوەکەی کردکرد کردووە و کردوێتی ناو قابێکی سەفەریەوە و داوێتی پێی بیبات یا بۆ مناڵەکەی یایتر بۆ شتێکی وا بەسیط یعنی
چەقۆیەک نەبوو بۆ مەبەستی شەڕ، بۆ مەبەستی کوشتن. ئەمە لێرە ئێمە بەم شتانە لەم چەند دیمەنەیە توانیمان یعنی چۆن باڵێن ئەگەر کچەکەمان پێشاندا ئەتوانین کچەکە قسەی پێشان نەدەین، وێنەکەی پێشاندین کە ئەڕوات بە جادەکەی ئەڕوا لەگەڵ برادەرەکانیە لە ناو پاسەکەیە دایکیە بینێ واکات دەموچاوی کچەکە پێشانەدەین لە دەموچاوی کچەکەیە بۆ دایکی وا بوو سیرەکە کە کابرا پێشانەدەین پەنجەرەکە و گوڵەکە و ئەوانە و کابرا سەیری ماڵی ئەوانەکەات. ئەما بێ بە دەلیل ئەمە وێنەیە، ئەو وێنەیە کە ئێمە بینیمان، ئەمە ئەو وێنەیە کە ئێمە ئینووسین و هەتا باوکەکەش کاڕاتە دەرەوە سەلامەکە کابراز جواب بێداتەوە ئەوە شەتوانین بە دوو شات بە دوو گۆشە نیگای کامیرە هەردووچیان پێشان بین، هەر بینینە یعنی میکە بەگجێڕانەوە ئەمە بە بینین بە وێنە پێشانە درێت. وە کوڕەکەی تریشیان کاڕوا سەلام لەم ناکە مەسەر قاڵی تەلەفۆنەکەی خۆیەتی و ئەڕوا و تووشی برادەرەکانی بێ کاتە گاڵتە و یاری و چۆنی چاکی و باوەش و بێکەوە لێ دەنەڕۆن یا سواری پاسە بن یا سواری سیارا بنەڕۆن، ئەمەش هەر بینینە. لە ناو مەحکەمەشە ئەو خانمەکە لە نەبینی شیشەکانە لەو جێیەکە وەکو مەحکەمە هێنراوە با شیشیش نەبێت بەڵام جلەکەی بەری زنجیرەکەی دەسی ئەو شتانە نیشانی ئەوە دەن کە با بڵێن ئەو خانمە گیراوە و حاکمەکەش بە پێشتەماڵەکەی سەرشانی ڕەشە ئەوە حاکمە دیارە. ئەمانە هەمووی ئەتوانین پێشانی بین. بەڵێ کاک بەختیار جانەڵێ کاک بەختیارەڵێ وا تێگەیشتم یەکێک لە ئەندامانی خێزانەکە مردووە، کەسێک هاتۆتە ژوورەوە ژەهری کردوتە خواردنەکان بۆ ئەوەی وا پیشاندات کە ژنەکە تاوانەکەی ئەنجام داوە. زۆر جوانە ئەم بۆ چونەی تۆ جوانە کاک بەختیار. ئێمە ئەتوانین ئەوە شەگەڕینەوە بۆ چۆ کاک بەختیار دێن دیمەنێکی کە دروستەکەی ئەو دیمەنە نایاڵێن جارێ نە حاکم نە کەس نەیزانێت کە یەکێک هاتووە ئەها جاری وایە سەیرەکە ئەها دایکەکەەوە ئەڕا بۆ وێ با بڵێن براژنی پیاوەکەیە یا با بڵێن خوشتی پیاوەکەیە کەسێک بێت ڕقێکی لەم ژنە بێت کەسێکی کە بێ بێت تاوانێک دروستکات یا با پیاوەکە خۆی بێت حەزی لە ژنێکی کەیە مێردەکە بەڵام ئەوێ شتێ بکات ژنەکەی خۆی توشکات بەڵام چۆن دێت ئەوە دانێ دوایەم کابرایە نێرێ ئیتر دڵپیسیەک شتێک ئەبێ ئەمانیان بۆ بێکەوە بیهۆنینەوە وا بێت کاتێک کە بینەر سەیرەکات سەیری ئەو ڕووداواکە سەیری ئەو فیلماکە یانە و چیرۆکە خوێنێتەوە شتێکی معقولی تیا بێت باوەڕ بکات بۆیە بێ هەمووی بەیەکەوە گرێدێن ئەبێ کاتێکە منها یەکەم جارم دیمەنم کەدانە دیمەنی مێزەکە و دەرگاکە و شتانە باسی چەقۆکەم نەکرد باسی شکانی دەرگاکەم نەکرد لە پێشە ناڵەمەمە بەس ناساندنیەکە یعنی خێزانەکەم ناسان دوای هاتم دراوسێکەشیانم ناسان ماڵەکەشم ناسان ئەمە بەس ناساندنە کە چوینە مەحکەمە دیمەنی مەحکەمەمان پێشاندا لەوێ ڕووداوێکەیە ئیتر بە دوای سەرەداوی ڕووداوەکەی ئاگەڕێ لێرە نووسین ئەبێ وا بکەین لە پێشەکی ناساندنە ناساندنی کارەکتەرەکانە جێگەکەیە زەمەنەکەیە ژیانەکەی هەموو شتەکانە دوایی ئەچین ڕووداوەکە هێواشواش دان ئەڕێژینیان هێواشواش هەنگاوەنین چۆن ڕووداوەکە ڕووبات ڕووداوەکە گەورەترەکەینەوە دوایی دێن چارەسەری بۆ دۆزینەوە ئەمانە من نامەوێ بچمە ناوە وردەکاریانە چونکە وردەکاریانەوە کۆتم کاکدارۆ و کاکاوە معینفەر برادەرانی تر باسییان کردووە اینجا حەزەکەم ئێوە ئەو کەسانی کە ئەتانەوێ سوود ببینن و هەوڵدەن خۆتان ڕاهێنن لەسەرەوەی چۆن بۆ فیلم بنووسن بڕۆن جۆ لەو وانانە بگرن سوود لەو وانانە وەرگرن و خاڵێکی کەشتونکەتر منەمێ کۆتایی بە
وانەکە بێنم بۆی پرسیاری ئێوە مەگەر هەبوو جۆ لە پرسیارەکانی ئێوە بگرم بۆ ئەوەی سوود لە وانەکانی لای ئێمە فلیم سازان ببینن لە یوتوب فلیم سازانمانەیە فلیم سازانمان لە یوتوب هەیە کاونتێکی خۆمانەیە ئەتوانن بڕۆن ڤیددیوەیەکی لێدەن دوای ڤیددیۆکەی تر هەمووی بە دوای یەکە وانەکان دێت لێرە ئەمەوێ نمونەیەک بێنمەوە لەسەر خۆم من گەلێ جار سیارە لێ خوڕم و ئیشم هەر بۆ ئەم وانەیەم ئێستا کە بێم وانەیەک بە ئێوە بڵێمەوە وانەیەکی علمی بێ ئەو ڕۆژانی کاچوومە دەرەوە سیارەم لێ خوڕی ئەم خستە سەر یوتوب بە ئەنگلیزی خەڵک هەیە وانە ئەڵێنەوە لەسەر چۆنێتی فلیم نووسین باوەڕەکەن ئەلەم هەفتەیە بەس ئەم هەفتەیە وانە هەبووە 10 جار جۆم لێگرتووە بۆی کە هاتم لەگەڵ ئێوەیە قسەکەم هیچ خاڵێکی ئەو وانەیەم بیر نەچێوەنە بە جوانی ئەو باسی کردو منش بتوانم بە جوانی لەگەڵ ئێوەیە گەنگەشەیە بکەم یعنی سوودم لیان وەرگرتووە سوودم لەوان وەرگرتووە و نەبێ نەیزانم ئەمزانی بەڵام بۆ خۆ ئامادەکردنم لەگەڵ ئێوەیە ئەبێ بڕۆم گەڕانێ بکەم ئەمە بێجگەلەوەی خوێندنەوەم نووسینم خۆمین کردووەمانە مەمو کردووە بەڵام ئەو کاتانی کە لە ناو سیارە بوومە لە جیاتی جۆ لە گۆرانیە بگرم جۆم لەوانە گرتووە بە دوای یەکە وانەکان دێت کۆمەڵێ وانە دێت ئێوەش ئەگەرەتانەوێ بڕۆنە بەسەر یوتوبوانەیەکی فلیم سازان لێبن ئیترەوانی ترش هەمووی بە دوایە دێت لە فەیسبووکی شەمانە بەڵامەوەی فەیسبوک هەموو جارە بێ بۆ ڕۆی بگەڕیت تۆزێک گەڕانێکێ بەڵامەوەی یوتوب زۆر بە ئاسانی ئەتوانی سەیری هەمویان بە دوای یەکا بکەیت هەر بچیتە چەناڵەکەی ئێمەوە هەمووی بە دوای یەکا بینی ئەوە ئێستا هەشتا و ئەمەی من 87 وانەیە تۆ ئەگەرت بتوێ ببی بە نووسەرێکی باش لەو 87 وانەیە بەلای کەمەوە 40 یارمەتی دەرێکی زۆر باشە بۆ ئەوەی تۆ ببی بە نووسەرێکی باش بۆی ببی بە فلیم سازێکی باش ئەوانە هەمووی سەرچاوەن هەمووتان نەتوانن سوودی لێ ببینن من لێرە کۆتایی بەوانەکەمەێنم بەڵام حەزەکەم بگەڕێمەوە بزانم برادەران سەرنجەکانیان چییە بۆ چوونەکانیان پرسیاری هەمووتان بخوێنمەوە و لەگەڵتانە بم و لە خزمەتتانە بم پێش هەموو شتێ زۆر سوپاسی نازە ئیبراهیمەکەم ئەم خانمە چەند جارێکە لە لایڤەکانی ئێمەیە برادەران ئاگادارەکاتەوە کە سوود ببینن ئەمە ئەرچێکی زۆر گەورەیە نازەخانەی کێشێت زۆر سوپاس یەکەم دەستخۆشی لێ یەکەم و زۆر لەو برادەرانش سڵاو و ڕێزم بۆ نێرن سڵاو و ڕێزی هەر هەمووتان سەر و سەرچاو و بێجگە لە نازەخان تریفەخانیش کە هاوکارمانە لە فلیم سازان ئەویش بە هەمان شێوە زۆر لە هاوڕێیانی خۆی زۆر لە برادەران ئاگادارەکاتەوە بۆی سوود لە موانەیە ببینن لە هەمووانەکان دەستخۆشی لە هەر هەمویانەکەم بزانم برادری کاک شاکار حەسەن عینەشت دەست سڵاو و ڕێزی هەیە کاکە ئەحمەد باڵاخیش بە هەمان شێوە سڵاو و ڕێزیە زۆر سوپاستانەکەم کاک عوسمان شار باژێری هاوڕێیەکی دێرینە و لەگەڵ فلیم سازانە لە سەرەتاکانی فلام سازانەوە کاک عوسمان شار باژێری بەردەوام لەگەڵمان نابووە لێرە بۆچوونێکی هەیە ئەیڵێت بۆچوونەکەیەوە خەینە سەر شاشەکە ئەڵێ حەسەن زیرەک گەورەترین خزمەتی بە زمانی کوردی کردووە هەندێک لە گۆرانیەکانی زۆر وشەی کوردی پەتیتیایە کە زمانەکەمانی پاراستووە و پاراستووە لە ناوچۆن من هاوڕای کاک عوسمانم ئێمە کاتێک کە باسی ئەو شاعیر و بەیت بێژ و لاوک بێژ و حەیران بێژانەکەین و بە تایبەتیش کە بۆ وەڵامی پرسیارەکەی کاک عوسمان حەسەن زیرەک پێویستی بە کەسانێک کە بێن شرۆڤەی زۆری لەسەرکەن لەسەر زۆر چەمچی من کۆمەڵێک
سەرگوزشتە هەیە بۆیان گێڕاومەتەوە، یعنی بلیمەتی ئەو کابرایە پێشانەدا نەخوێنەواریش بووە. حەسەن زیرەک ژیانی خۆی بە شعر گێڕاوەتەوە بۆیان نووسیوەتەوە هەیەت. یعنی ئەوە نییە یاداشتی ژیانی خۆی بەس بە نووسین بێت بە شعریش. یعنی ئەو توانایە ئەو کابرایە کە نەخوێنەوار بووە توانایەکی زۆر زۆر گەورەیە و باوەڕتان هەبێ زۆر لە شتەکانی زۆر لە ڕووداوەکانی ژیانی ئەگەر بگەڕێن بۆ خۆی فیلمێکە ئەکرێ بکرێ بە فیلم با کورتە فیلمێکش بێت. ئەو کابرایە سەروەتێکی گەورەی میلەتی کوردە و بێجگەلەو کەسانی تریشمان زۆرە، من هەر ئەو ناڵێم، بەڵام لێرەکە کە عوسمان کە ناوی ئەوی هێناوە من بۆیە تەرکیزە خەمە سەر ئەو وشەی کە کا عوسمان باسی کردووە. زۆر سوپاس کا حەسەن هاوڕێگرینەمەش سەڵاوی هەیە، ئارتین خان ڕووناخانەویش دەمێکە لەگەڵمانایە و دەمێکشە لەوە یەکتری بناسین، بەڵام من هێشتا بە خزمەتی نەگەشتوم، بەڵام بەردەوام لەگەڵمانایە. هەر ئەم کەسانە کە بەردەوام لەگەڵ فلیم سازانن من بە خاوەنی فلیم سازانیان نەزانم، یعنی هەر ئەوە نییە خاوەنەکەی ئەو کەسە بێ من بەڕێوەیە بەمیان کاکسیا کۆیە یان کاکە کۆیارە یان تریفەخانەکە ئێستا هاوکارە یان ئەو برادرانەی کە دێنوانە ئەڵێنەوە، بەڵکو ئەو برادرانەشی کە بەردەوام وەرگرن لە فلیم سازانە ئەوان جۆش و خرۆشێکی گەرمترەدەن، یعنی گەنگەشەکانیان مایەی بەردەوامی ئێمەیە. کاکە جوبەش بە هەمان شێوە زۆر زۆر ڕێزی تایبەتم بۆتانەیە. کاک ڕێناس عارف کە هەفتەی پێشوو وانەیەکی تایبەتی خۆی هەبوو، ئەویش لێرە دێباسی زانیڵێ پاراسایکۆلۆژی زانست نییە کاک سەرکەوتجان، بەڵکو پێی ئەڵێن هاوشێوەی زانست ئەلعولم، چونکە زانست ئەبێ بە فۆرمۆلی ریاضیات بنووسرێتەوە، هەروەها بێ قابلی تاقیکردنەوە و دووبارەکردنەوە بێت، ئەبێ هەموو کەس بتوانێت کە تاقیکردەوەیەکی ئەمجاندا هەمان ئەنجامی دەست بکەوێت. بەڵام پاراسایکۆلۆژی ئەم مەرجانەی تێدا نییە، بەڵکو ئەو تەنها کارامەی و توانای شەخسیە بە یاسای ماتماتیکی تۆمار نەکراوە. کاکە ڕێنازجان، من لەو بوارەیە مختەس نیم، یعنی پسپۆر نیم، زۆر شارەزانیم و زۆر زۆر سوپاسی ئەم زانیاریەتەکەم ئەگەر زانست نەبێت، بەڵام من کاتی خۆی هەنێک کتێبم بەرچاو کەوت لە هەشتاکان بە زنجیرە بوون، هەمویانم کڕی، پێویستم پێبوون کۆمەڵی ڕاهێنانم بینی لە یەکێکیانە بۆ نواندن، هاتم ئەو ڕاهێنانەی ئەوم ئەنجامدا، ئەوەی لەوێ هەبوو سوودم لەو ڕاهێنانانە بینی بۆ نواندنی خۆم. ئێستاش لێرە کاتێک کە مۆنۆدرامایەک پێشکەشەکەم سوود لەو ڕاهێنانانە بینم و هەستەکەم کاریگەریەکی زۆر یەکسەری بەسەر وەرگرەوە هەیە کە لە هۆڵەکەیان دانیشتم، ئەمە بۆ نواندن. هەر لەو کاتانەشە چونکە بەردەوام ڕاهێنانەکان مەکرد هەستم کرد ئەو هەنێ لەو حاڵەتانم توش بوو، تیاما دروست بوو. ئیتر نازانم زانستە یا زانست نییە، بەڵام سوپاسی ئەم ساختکردنەوەی جەنابتەکەم کاکە ڕێنازیان، چونکە من پسپۆر نیم لە بوارەکەیە کە بزانم وا لە بواری ئەوەشیە تیۆری زانست لەسەر چی بنەمایەک تێک دێت، ئەوەش من پسپۆر نیمتیایە. بەڵام کاتی خۆی من ئاوام خوێنەوە کاڵێن وەکو هەریەک شێلەوانی تر زانستێکە، تا چەنە نازانم، تا چەنەوە ڕاستە نازانم. ئەو کاتە هەشتاکان خوێنومەتەوە لەوەیە بۆ چوونێک بێت ئەوەی وتووە، بەڵام من بچوونە ڕاست کراوەتەوە ڕاست نەکراوەتەوە تۆ زیاتر ئاگاداری. قوربانە بم دەسەکانە خۆش بۆ زانیاریە کاکە ڕێنازیان. کاک عوسمان ئەڵێ دەنگ باش نییە، وەڵی کا عوسمان گیان لای خۆم و جۆم لێ نەگرت و ئەوە ئێستا لە تەلەفۆنەکەمەوە گوێی لێگرم، هەستەکەم دەنگ باش بێ لای من، ئیتر نازانم ئەگەر دەنگش باش نەبوو بمبورن. بابینە سەرەوەی کاکە جوبە شتێکی هەیە، ئەوی شەڵێ کە ئیحتمام بە چیرۆکی ڕۆژەڵاتی ناوەڕێست بات و
ئەگەرێکی هەیە هەبێ لە لەندەن هیچ کەمپانیایەک هەیە لە هاوکاری بکەن بۆ کردنی بەفلیم. کاکە جوبە وەکو من باسم کرد ئەو کەسێک کە ئەو شتانە ئەنووسێ بە هەوڵدات بە ئەنگلیزی بنووسرێت، چونکە ئێمەی کورد جارێ سینەمامان نەبووە بە پیشەسازی، فلیم سازەکانمان هێشتا خێریان لە سینەما نەبینیوە. ئازیزان ئەوە خێر نییە کە حزبێک شخصێک پارەیەکەدا بە کەسێک جیرفانی ئەو پڕەکات یان ئەو بە فڕوفێڵێک پارەکەی دەسەکەوێت چۆنە چۆن نییە گەندەڵیتیایە گەندەڵیتیانی ئەوانە ئەخینەولاەوە بابەتێکی کەیە. بەڵام ئەوە ناچێتە قاڵبی ئەوەی کە گەشە بە سینەمای کوردی بدات. سینەمای کوردی ئەبێ ببێ بە پیشەسازی، ئەبێ لەسەر پێی خۆی ڕاوەستێت، خۆی بژێنێت. یعنی ئەو کاتێک کە نووسەرێک سیناریۆیەک سکرین پلەیەکە نووسێت، ئەو سکرین پلەیە پارە پەیاکات لە ڕێی پیشەسازی سینەما و زنجیرە دراماکانەوە. پارەی پەیا کرد ئەم کەسە لەسەری بژێت، ئەو نووسەرە لەسەری بژێت وە کۆمپانیاکان لەسەری بژێت. سینەما گەورەترین سەرچاوەی ئابووری وڵاتانە، بەڵام بۆ کورد بەداخەوە ئێمە نەنەوتەکەمان نەکشت و کاڵەکەمان هیچ شتێکمان نەبوونە بە سەرچاوەی دارایی بژێوی تەواو میلەتی پێبژێت. ئەوەیان بابەتێکی کەیەوەی هێڵینەوە خۆتان هەمووتان ئەیزانن، پێویست ناکەم من لێرە باسی بکەم. بەڵام بەو هیوایە ڕۆژە لە ڕۆژان سینەما ببێ بە پیشەسازیەکی گەورە میلەت هەمووی لە سای بەحەسێتەوە. سینەما بۆ ئەمریکا بەس پیشەسازی نییە ئازیزان. بۆ ئەمریکا چەکێکە چووەتە ناو هەموو ماڵێک لە هەموو جیهانە، ئەوەی تەلەڤزۆنی هەبێ ئەوەی سینەمای هەبێت. ئەو وڵاتەی کارەبای هەبێ یعنی تەلەڤزۆنی هەیە، لە ڕێی تەلەڤزۆنەوە هەر هیچ نەبێ فیلمێکی ئەمریکی ڕۆژانە ئەدینێت. لە فیلمێکە بە کەڵچەر و بە هەموو شتێک ئەچێتە مێشکی مناڵیان و گەورەیانەوە. هەر هەمومان بە مناڵی فیلمە کارتۆنیە ئەمریکیەکانمان بینیوە. بۆ ئێمە هەموو کەڵچەر و هەموو شتێکی سینەمای ئەمریکی، کەڵچەری ئەمریکی، حەز بە ئەهینی دنیای ئەمریکی لە ڕێ ئەو کارتۆنەوە نەچوو بێتە مێشکمانەوە. ئەها چی چەکێکی گەورەیە. بەو هیوای سینەمای ئێمەش ئاوای لێبێ و بتوانین بچینە هەموو وڵاتانەوە. ئەو لە باسێکی کەیە باسەکرێت. ئارتین خان ئەڵێ فیلمە بێت ماوەکەی چەند بێت، لە چەند خولەک کەمتر نەبێت. پێی ئەڵێن فیلم. جیاوازی کورتە فیلم و فیلم چیە تکایە؟ ڕووناخان بە هەمووی هەر ئەوترێ فیلم. یعنی ئەگەر داکومێنتەری بێت، ئەگەر 5 دقە بێت، ئەگەر 90 دقە بێت، هەمووی لە خانەی فیلمایە. بەڵام ئەمیان پێڵێن کورتە فیلم، ئەو پێڵێن بەڵگە فیلم، ئەویان پێڵێن فیوچەر فیلم، ئەوەی کە درێژەکەیە، یعنی تا 90 دقە. و فیلم باشترە بۆ بازار، باشترە فیوچەر فیلم بێت، 90 دقە کەمتر نەبێت. هەموو سینەماکان ئەتوانن پەخشیکەن و پارەی لە ڕێوە پەیاکەن و خێر باتەوە، خێرەکەش بۆ نووسەر و بۆ گروپی کارەکەش بێت، ئەماگە فیلمی درێژ بێت. بەڵام کورتە فیلم کەمترە و پارەیە پەیاکات، ئیلا بێ خەڵکانێک یارمەتی بەنیا لە فستیڤالێکە خەڵاتێک وەرگێ پارەی دەستکەوێ. بەڵام کورتە فیلم زیاتر بۆ دروستکردنی متمانەی فیلم سازەکەیە لە لای کۆمپانیاکانی بازرگانی. بۆ ئەوە زۆر باشە. ئەگەر باشترین کورتە فیلم بکەیت وابێت لە لای کۆمپانیای بازرگانیەکانی سینەما کە ئەیبینن ئەڵێن ئەمە بەهرەیەکی باشە، ئەم کەسە توانایەکی باشی هەیە، بابێت پەیوەندی پێواکەن، ئەڵێن وەرە هەرم کورتە فیلمت بکە بە فیلمێکی درێژ. بۆیە جیاوازی لە تواناکانی
ئەمە جیاوازەکانیانە ڕووناخان هەر بۆ نمونە ئەمە برادێکمانەیە کاک ئالان هەمووان لەوەیە ڕووناخان خۆت بیناسیت لەم ماوەیە کورتە فیلمێکی کردبوو لەو ساڵانە کۆمەڵی خەڵاتی وەرگرتووە لە کۆمەڵە جێگەی جیاواز لە فستیڤاڵی گەورەی جیاواز گەشتۆتەوەی هەنێک کۆمپانیا من لەم ڕۆژانە کە لەگەڵ خۆیان قسم کرد هەنێک کۆمپانیا یا کۆمپانیایە کە پەیوەندیان پێوە کردووە کە فیلمەکەی پارەی بۆ تەرخانەکرێ و بکرێ بە فیلمێکی درێژە و کورتە فیلمە ئەمە معناوە متمانەی لا دروست کرد چونکە لەم وڵاتانە متمانە زۆر گەورەیە کرێدت من بۆ خۆم لەسەر ئاستی ئەم شارەم لە لاوی فیلمسازانی ئەم شارەم ئەو متمانەیەم هەیە بەڵام متمانەیم لای کەمپانیەکان نییە ئێستا فیلمی درێژم نووسیوەتۆ سکرین پڵەی چەند سیان چوارێکم هەیە هەر بە مسۆدەن بەڵام ئەوە گرفتەکەمە متمانی لای ئەو کەمپانیانم نییە بۆ ئەوەی فیلمەکەم پارەی بۆ تەرخانکەن و بکرێ بە فیلم ئەمە بۆ وەڵامی ئەو پرسیارەی ڕووناخان کاکە جوباڵێ زۆر جوان ڕوونی ئەەکەیتەوە کاک سەرکەوتاروی ئازیز هەربژی زۆر سپاس دەکەم بەو هیوایی توانی بێتم لەم وانەیە سوودێکی باش بە هەمووتان بگەێنم و کاک بەختیارش وەکەوەی پێشترش وتی خواردنی ژاراوی و دوایی بۆ چوونێکیدا لەگەڵیا کە گەنگە شەمان کرد شتێکی خۆش بوو خۆشحاڵ بووم وە کاک ڕێناسیش دەستخۆشیم لێکە بۆ ئەوەی کەوانەکەی بەدڵ بوو وە کاک دارۆی هاوڕێ عەزیزم ئەویش دەستخۆشیم لێکە زۆر سوپاس بزانم کاک بەختیار بایەوەش بیبینن ئەڵێ مامۆستا باسی ئەوە بکە لە نووسینە دەبێ شۆمی دۆن تێڵمی بەڵێ کاکە بەختیارجان باسی ئەوەم کردە و خاڵە زۆرتر وتم سەرنجتان لەسەر ئەوە بێت چی پێشانەدەن پێشاندان هەتا لە ڕاهێنانەکەشە حەزم کرد ئەوە باڕوونکەمەوە بڵێم پێشاندان دایالۆگمان کەم دانا بەسێک دایالۆگێکی حاکمەکەمان دانا کە ئەویش وتی پشت بە راپۆرتی پۆلیس جار دایالۆجێک پێویستە وتنێک پێویستە چونکە ئەوەش کلیلە و وتنێکش ئەو وتنەش ئەبێ گرێچن بێت ئەبێ لەگەڵ هەموو بابەتەکەیە یەک بگرێتەوە نابێ و دایالۆجێکدا بنین زیادە بێ بوون و نەبوونی وەکو یەک بێت پێویست ناکە دایالۆگ زۆر هەبێت زۆر هەبێ گەلێ جار سەرش شێنێ و کەم بێ باشترە بەڵام بە وێنە لەگەڵ مێشک لە ڕێی چاوە لەگەڵ مێشکی وەرگرا قسە بکەین باشترە و بابەتەکانی پێبگەێنین هەستەکانی پێبگەێنین وێنە هەنگاوی سەرەکیە لە نووسینە دوایی ئەچێتە سەر کارەکانی تر مۆسیقا و ئەوانی تر بەڵام ئەوەیان لای دەرهێنەر و کاری جێبەجێکردنە بۆیە ئەویان باس ناکەینێمە بەس بۆ ئەو کەسانەیە کە حەزەکەن بنووسن بەڵام نووسەر نین بەم ڕێگایانە هەوڵدەن بنووسن هەر چۆنێک بوو یعنی ئەگەر مواسەفاتی فیلمیشیتیانە بوو بەس هەوڵدە یعنی ئەوە بنووسە کە پێشانی ئەدەیت بۆ ئەوەی سینارێستێک سوودت لێ ببینێ ئاسانی بۆ بکە بۆی تۆ بەیانی بتوانیت بۆ خۆت چاپارێزی کەیت بۆ هەموو جەیەک بیبەی بە بێترس نازە ئیبراهیم نازە گوڵ بزانین ئەم چیاڵێت سوپاس بۆ ئێوە هەمیشە کە هەمیشە بەم وانە جوانانە دنیا بینینی ئێمە بۆ دنیای سینەما فراوانترەکەن ئەخوازم فیلمسازان لە بەردەوامی بێت و خەرمانی بەرەکەتدارتر بێت نازە جان گوڵەکەی خاڵۆ مامە هەرچیەکەم با چۆنم بۆ دانیت لە خزمەتتام منش سوپاسی ئێوەکەم کە هاوکار من لە گەشەدانی گەشەی ئەم پێگەیە ئەم سەکۆیە خەونەکانم زۆرە بۆ گەورەکردنی ئەم پێگەیە ئەم سەکۆیە بەو هیوایی خەونەکانم ڕێگرینێتە بەردەمی و بتوانم بیکەین بە پرۆژەیەکی زۆر گەورەتر و زۆرینەی خەڵکی کورد گەنجی کورد
هەموو توێژەکان سوودی لێ ببینن. ئەمە کورد لەگەڵ ئەوەشە خەونمە بتوانین هەموو مرۆڤایەتی لە هەموو سوچێکی دنیاوە سوود لەم پێگەیە ببینن. من لە هەوڵە بە هاوکاری ئێوە دەستخۆشی زۆر لە ئێوەکەم، قوربانی هەمووتان بم، هەوڵی خۆمەدەم بە پشتیوانی ئێوە تا دوا هەناسەم. قوربانە بم چاوەکەم. کاک عوسمان شار باژێری بزانی ناڵە دەست و چاوتان خۆش بێت، هەر سەرکەوتو سەرفراز بن. کاک عوسمانی عازیز لەگەڵ ئێوەیە، لەگەڵ هەوڵەکان و پشتگیری ئێوە. ئارتیم خان ڕووناخان ئەویش بە هەمان شێوە سوپاسمانەکە و منیش سوپاسی ئێوەکەم ڕووناخان بەو هیوایی توانی بێتم ئاسانکاریەکم کردبێ بۆ هەر هەموو لایەنێک، بۆ هەر کەسێک. کاک فەرهاد محەدینی هاوڕێ دێرینم، ئەکتەری سەرەکی لە فیلمی قەرەج، ئەویش دەستخۆشیمان لێکا زۆر سوپاس. و خوشکە عەزیزەکەم ئەویش لە کەرکووکەوە دیارە ئێستا سەیر مەکا و سەیری براکەیەکات، ئەویش دەستخۆشیم لێکا زۆر سوپاس بۆ هەر هەمووتان. خۆشەویستی تایبەتم بۆ هەر هەمووتان، بەو هیوایی توانی بێتم لە ڕێی ئەم وانەیەوە ترسی هەموو ئەو کەسانم شکانە بێت کە بە پێی وایە نووسین بۆ فیلم زۆر قورسە. نەخێر قورس نییە، بەڵام فیلم نووسین قورسە. نووسین بۆ فیلم ئاسانە، ئەم ڕێگایانە بگرنەبەر وەکو باسم کرد. بەو هیوایم هەمووتان بە بەرهەمی باشەوە ببینم، زۆر بەتان سوورتان بینی بێ و شەوێکی خۆش. ئەگەر لەو جێشی و کەسانی جۆم لێگرن ڕۆژێکی خۆش بۆ هەمووتان و لە هەموو کاتێکش لە خزمەتانم. کاتێک خوچی خۆش و چاوەڕێی بەرهەمەکانی